بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە ڕۆژێکی تر و لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بێەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیواییکە ئەم ڕۆژتان پڕبێت لە ئەنرژیەکی بەسوود و خۆشحاڵی و بەختەوەری تا کۆتایی ڕۆژ و ڕۆژانی داهاتووش لەگەڵ کاک ڕیاز چەند تەوەر و بڕگەوابەتێکمان بۆ ئامادەکردوون کاک ڕیاز دەگەر باسێک لە تەوەرەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بەندە و جەلال محەممەد قبول بفەرمونون. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لە ئالوودەبوون یا ئەو ئالوودەبوونە بەرچاوی کە هەر یەکەمان لە نێو خێزان و کۆمەڵگەکی خۆماندا ئەیبینین کە منداڵ بۆ تەکنەلۆژیا و یاریە ئەلکترۆنیەکان و مۆبایلی زیرەک و ئایپاد هەیەی. زۆر جاریش بۆتە هۆی هێورکردنەوە و وەکۆڵێ ڕاهێنان و ئاراستەکردنی مناڵ لەلایەن دایک و باوکەوە لە پێناو ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی خۆیاندا. تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ئەو بڕیارەی قایمقامەتی قەزای سلێمانی لە پێناو ئارامی و ئاسوودەیی ئێوەی عزیز و خۆشەویست کە قەدەغەکردنی بڵندگۆی فرۆشیاران هەروەها قەدەغەکردنی بەکارهێنانی زەرفی پلاستیکیە لە نانەواخانەکاندا کە ئێمە لەسەر ئەم دوو تەوەرەیە قسەکەین واتە لەسەر ئەم دوو بڕیارە کە بڕیاری دووەمیان کە قسەکردنە لەسەر قەدەغەکردنی زەرفی پلاستیک لە نانەواخانەکانە پەیوەندی بە تەوەری سێمیشمانەوە هەیە کە کاریگەری گروپی ژینگە دۆستی بۆ لەسەر قایمقامێت توانێتی ئەو بڕیارە بە قایمقامێت دەربکە. تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ هەفتەی ژینگە دۆستی لە هاتوچۆیە کە هەمان گروپی ژینگە دۆستی پێهێستا و لەگەڵ کۆمەڵێ زانیاری و مێژووی گرنگ و نرخی دراوەکان و ڤیددیۆکانی ئێوەی عزیز و خۆشەویست کە لە نێو تەوەری بەرنامەکەماندا جیان بۆتەوە. بەر لە هەر شت با پێکەوە بینەری پێشبینی کەشوەوای شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان بین. نرخی دراوەکان کە بڕگەیەکی بەرنامەی پەیامی ڕۆژە ڕۆژانە نرخی دراوەکانتان بۆ دەخێنەوە و بە تایبەتی ئەوەی کە زیاتر جێبی بایخە لای خەڵکی ئێمە کاک ڕیاز نرخی دۆلار وهروەها چمەن و لیرەی تورکیە کە با پێکەوە بینێری بینە گەرچی گۆڕانکاری کێلتۆ بەسەر نرخی ئەمانەدا لەگەڵ ڕۆژانی ڕابردوودا نەهاتووە با پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بێت. خۆشەویستان بڕگەی یادەوەری کە بڕگەیەکی ڕۆژانە و بەردەوامی بەرنامەکەمانە کە پێگاتووە لەو ڕوودا و بەسەراتە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە پێکەوە بینەری ئەو بڕگەیەش دەبین. سی حوتی ساڵی 1963 کۆچی دوای ڕۆشنبیری ناوداری کورد بەشیر موشیر. بەشیر موشیر یەکێک بوو لە کەسایەتیە سەیر و سەمەرەکانی کورد و
لە ماوەی ژیانیدا بەکاری بەرگدووریەوە خەریک بووە و هەمیشە دووکان و شوێنی ئیشەکانی کردوتە مەکۆیەک بۆ کاری ڕۆشنبیری و کۆبوونەوەی ڕۆشنبیرانی کورد لە شاری بەغداد. هاوڕێکانی بە کەسایەتێکی ساویلکە و دڵساف و ڕازگۆ و نیشتیمان پەروەر ناویان بردووە. پیاوانێکی هاوشێوەی شوکر مستەفا و عەلاءەدین سەجادی و هەژاری موکریانی و جەلەل تاڵەبانی و ڕەفیق حیلمی لەو کەسانە بوون کە لە دووکانەکەی بەشیر موشیردا کۆبوونەتەوە و کاری ڕۆشنبیری و ڕێکخراوەییان بۆ کورد کردووە. 37 ساڵی 1630 کۆچی دوایی فەیلسوف و عاریف و شاعری ناوداری کورد مەلا ئەحمەدی جەزیری لە باکووری کوردستان. ناوبراو ساڵی 1567 لە جەزیرەی بۆتان لەدایک بووە و یەکێک بووە لە عاریف و شاعرە کاریگەرەکانی بواری تەسەوفی ئیسلامی ڕەحمەتی خوای لێبێت. 37 ساڵی 1970 دوای 32 ساڵ لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل لە سەرخاکی فەلەستین و 13 ساڵیش دوای شکستی عەرەب بەرامبەر ئیسرائیل، کینیس کە بریتی بوو لە پەرلەمان و ئەنجومەنی حوکمی ئیسرائیلی بڕیار و یاسایەکی دەرکرد و شاری قودسی پیرۆزی موسڵمانانی بە پایتەختی هەمیشەی ئیسرائیل ناساند و ناوەکەشی لە ئەقسا و قودسەوە گۆڕی بۆ ئۆرشەلیم. بینەرانی عزیز، دیارە وەک هاوکارم کاکراز ئاماژەی پێکردەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئامێرە ئەلەکترۆنیەکان و کاریگەریەکانی بەسەر منداڵەوە، بە تایبەتی ئەوەی کە زیاتر جێگەی سەرنج ڕاکێش بوو وێنەیەک بوو کە دوێنێ لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسێک لە ئاکاونتەکەی خۆی داینابوو کە پێشەوەی کە بچینە ناو بڕگە و قسەی سەرەکی ناو بەرنامەکەمانەوە سەرنجتان بۆ سەر وێنەکە ڕادێکەشم، بەڵام پێشەوەی کە بچمە لای وێنەکەش پامێرێکمان لە پامێرمان ئەمیرانەمیر لە شاری هەولێرە و ڕاستەخۆ لەگەڵمانایە، دیارە لە ناو ناڕەزایەتیەکدایە. دەچمە لای پامێرمان ئەمیرانەمیر. ئەمیران سڵاوی خوارد لێبێت، ئەگەر پێم بڵێ ئێستا لەکوێی و ئەو ناڕەزایەی کە لە لای تۆ هەیە لەسەر چییە؟ بەڵێ جەلال، سڵاو لە تۆ و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئەمڕۆ سەر لە بەیانی لە شاری هەولێر گردبوونەوەیەکی بریکاری غازەکانی حکومی دژی غازفرۆشەکانی ئەهلی کە کۆمەڵی غازفرۆشی بازرگانی لە شاری هەولێر دروست بوون و ینی غاز دەفرۆشن وەکەوان لە کاتێک ئەوانە مۆڵەتی حکومیان هەیە و ڕێگا پێدراون، بەڵام دیارم کەسانش دەچن غاز لە ئەوەکان دێنن واتە لە کارگەکانی غاز دێنن و وەغاز لەوێ وەردەگرن بەبێەوەی کە مۆڵەتی حکومیانەوێ. من بەشێک لەو خەڵکەتان بۆ دەدوێنم، بەشە لەو غاز فرۆشانە، بەشە لەو کاسبکارانەی شاری هەولێرتان بۆ دەدوێنم ئەگەر ئێوە هاوکارم بن. بڵێ هاوڕێ، داواکاری ئێوە چییە؟ ئێوە دەتانهوێ چیتان بۆ بکرێەوە لە بەرچی لێرە گربوونەتەوە؟ وڵی ئەمە داوا لە حکوومەت دەکەین، داوا لە سەرۆک بەڕێز مەسرور بارزانی دەکەین غازی تیزاری بە هەموو شێوەیەک مەمنوعکرێ، لەبەرەوەی ئێمە غازی حکومینە، ئەمە سنوورمان مەحدودە، هەر سیارە و عادی گەڕەکە چیە هەرچی غازی تیزاری بە سعری مەدەفرۆشی معاملە ئەهلیەکان بە سعری مەدەیاندنێ و وەکو مەش دەفرۆشن. باشە چێ دەدا بەوانە؟ چێ غازیان پێ دەدا؟ حکومەت دەرپرسیارە کاکە. داواکاریی وا ڕاستی چێ دەکەن؟ داواکاریمان ئەوەل داوامان لە سەرۆش حکوومەت هەرێمی کوردستان هەیە، دووەم شش داوامان لە غاز معمەل غازی حکومی هەولێری هەیە. باش ئێوە باستان لەسەرە ئێوە هیچ ڕسوماتێک دەدەن بۆ حکوومەت؟ بەڵێ ئەمە سارانە زەریبەی دەدەین. ئەدی ئێوە هیچ فەرع و کۆڵان و گەڕەکێکتان بۆ دیاری کراوە؟ ئەوان هەر کەسە و هەر سیارە و گەڕەکەی مەحدودی خۆی هەیە، هەرچی تیزاری دەتان لە هەموو هەولێرە لە خۆی بفرۆشی بە سعری مەشبار دەکا و بە سعری مەش دەفرۆشی کە جستانانیش جاری وایە دەبتە هەزم و غاز کەم دەبی، ئەو تیزاریانە ناوی مەشیان پیسکرێ بە 10,000 و بە 15,000 دەفرۆشنەوە. ئێوە لە کاتێکە ناتوانن زیاتر بفرۆشن؟ ناتوانین یەک ڕوبعیش زیاتر بفرۆشی. باشە، دەتەوێت ئەلێرەوە داواکارەکەت ئاڕاستەی چێ بکەیت؟ چێ وەرپرسیارە لە ویشەیەوە؟ حکومەت دەرپرسیارە، بێسەروبەری حکومەتیە. ئەگە ناوەختەوە وەکالەی تەوزیع کردی خێر ئێستا دەتانی تیزاری لۆ مەمنوعی ناکە. چەند وەکالە؟ ئێوە چەند وەکالەتان هەیە؟ وەڵا ناو سنووری هەولێرێ مەحدودی 200 وەکالەی زیاترە کەمتر نییە، بەس احتیمالی هەیە 1000 تیزاری هەبی. سواس دەکەم. بەڵێ جەلال، دیارە داواکاری ئەوانە بە دیاریکراوی ئەوەیە کۆمەڵەیە کەسی بازرگان پیا بوون بە کیفی خۆیان سعر لەسەر غاز فرۆشتنەکان دادەنێنەوە لە کۆڵانەکان بە سیارەی گچکە و بە سیارەی گەورە دەتوان غاز لە کۆڵانەکان دەفرۆشن. دیارە لە کاتەکانمانە حکومەت و مانگانە ناڕەزایەتیەکەی ئەوان کە لەکوێ گربوونەوەیان کردووە و بەتەمای چین ئاەیەکی زۆر بۆ حکومەت دەگەڕێنەوە، بەڵام بەبێەوەی هیچ حسابێک بۆ ئەمانە بکەن کارگەکان غاز بە
ئەمران ئەگەر گوێت لێمە باس لەوە بکە ئایا ئەمانە لەکوێ گرد بوونەتەوە و گردبوونەوەکەیان لە شوێنێکی وەستاوە یاخود نا ڕەنگە بەتەمایەوە بن بچنە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ بەردەم سەرۆکایەتی پەرلەمان بەتەمای چین لە تەنها لەوێ گردبوونەتەوە ئەو شوێنە کوێ شوێنێکی تایبەت با لایەنە پەیوەندیدارەکانە؟ بەڵێ کاکزە لە دیارەوانە لەبەرەوەی هەمویان بە ئۆتۆمبیڵی تایبەتی خۆیان چکەوەی کە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بگوازێتەوە هەموو ئۆتۆمبیلەکانی شاری هەولێرن دیارە بە ئۆتۆمبیڵی خۆیان لێرە وەستان بۆیە لەسەر شەقامی 100 مەتری لە شاری هەولێر لەوێەوە گردبوونەوەکان ئەنجامداوە بڕیاریان داوە تاوەکو حکوومەت کێشەکەیان بۆ چارەسەر نەکە نەگەڕێنەوە نێو کۆڵان و نێو گەڕەکەەکانی کە بۆیان دیاری کراوە کە تیا غاز دەفرۆش من حەزەکەمەوە هاوڵاتی وەرگرم ئێوە تۆ لە چ گەڕەکێک غاز دەفرۆشیت ڕۆژانە؟ من لە گەڕێکی کورا غاز دەفرۆشم لەوێن دەرێ 13 کۆرانەمەیە کەچی تیجاری دێتن هەموو هەولێر لێگەڕێن ئەمەش ناتوان لەو 13 کۆرانەی زیاتر بجێت کەمان هەبیتن ئێوە شوێنتان بۆ دیاری کراوە بەڵام ئەو شوێنی بۆ دیار کەس دێتە شوێنی تۆ غاز بفرۆشێت بە نرخێکی گران بەرێ ساعت معاملەکان تەوجیهاتیان دەدەنێ ئەوە نەڕوانیان دەکەنە جێمە ئەگەنە کابرای تیجاری توانێ من لە معلەکەی خۆم بازارم هەیە یان نیدەم بەخۆی 4 ساعت معاملیشە لە هەولێرێکە ئیشێ دەکەن توجارەکە داخلەوەگەنە خۆ بە هیچ شێوەشی لە سنووری هەرێمی کوردستان بستە دەرێ لە سەیدەرەکان یەقین لە غاز داخل نابێتن ئەوەی دێنیدن ئەو 4 ساعت معاملەنا باشە حکوومەتی عێراق غازی ئەرزان کردووە هیچ بڕیارێکی ئاوا بۆیەوە هاتووە ئاگاداری معاملەکانن هیچ سعرێک دانەبەزیە لە سەری غازی لێکۆن لە هەرێمی کوردستان هەر عەفتونیوە بەس کەتی تیجاری دێدن بە 6 بار دەکەوت من بە سعری منیش دەفرۆشیدن باشە دەست خۆش بێت ئەگەر هاتوو داواکاریەکانتان جێبەجێ نەکرا چی دەکەنەوە؟ هەڵوێستریمان دەبی هەڵوێستان چۆن دەبێت؟ پێش ئەنجومەنی وەزیران زادە قەپات دەکەن ئەمە هەفتەکە کەس تەبلیغمان کردن عین بەمان شێوە دەکەیت کە لێرە گرت بوونەوە هیچ وڵامێکمان کرد هیچ هەوڵامیان نەبووە چەندجار کتابمان کردیە لۆکن قایم قامی لۆکن معافەزەی لۆ مدیر معمەلی مدیر غازی هەولێرێ چووی نەکنی هیچ هەڵوێستە چینە بەرامبەرمان پێمان دەرێتن 2004 قرار لە بەغدایە دەرچگۆتی غاز بۆ هەفتونی و فەوی لێ کوانە کردی هەفتونی و ئێوە قرار لە بەغدایە غاز بۆ 3000 دەباش بکاتە 3000 کاکە نەکاتە 3000 بەلە ساڵە 6000 ڕاوەستی 1500 لە وڵاتی زۆرە ژن هێنێتەکە من فەقیری پارە پێینە غازیشی بکڕی دەێنیتم غاز بکڕم پێویستم بە غازی بەس پارەم لێ غازی بکڕم خۆش بێ دیارە کاکزەلال سەرپای ئەو داواکارێکە دەیان هەوێ لە غاز لایەن کەسە بازرگانەکانەوە نەفرۆشێت و تەنها لای غاز حکوومیەکانە دیارە گلەیەکی ئەویان هەیە کە دەڵێن بەشێک لە بوتڵەکانی غاز ئێستا لە بەنزیخانەکانیش غاز پڕ دەکرێتەوە و غاز دەفرۆشن سپاس بۆ تۆ ئەمرانەمیر لە شاری هەولێرەوە کە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز دەچینە لای ئەو وێنەی کە باسم کرد دوێنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرابوویەوە لەلایەن هاوڵاتیەکەوە بۆیە جێگەی قسە لەسەرکردنە لەوەی کە ئایا بۆچی دەبێت منداڵ ئێستادا ئەوەندە ئالوودەی تەکنەلۆژیاوێ بە تایبەتی مۆبایل و ئایپاد کە لە هەموو ماڵێکدا ئێستا توانم بڵێم زیاتر لە دانەیەک لە مۆبایل یا ئایپاد تەنانەت تایبەت بە منداڵەکان بوونی هەیە کە ئەو وێنەیە ئێستا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان دەبیرێت کە 4 منداڵ لە شوێنی یاریکردن کاگەر جاران ئێمە بواە بە 2 ساعت لەو شوێنە نەداهاتینە دەرەوە بەڵام وەک لە وێنەکەیە دیارە 4 کەس لەو شوێنەدا 4 منداڵ سەرقاڵی یاری ئەلکترۆنین یا سەرقاڵی کارکردن بە تەکنۆلۆژیا بە مۆبایل و ئایپاد بۆ قسەکردنە سەرمتەوە لەگەڵ بەڕێز مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم توێژەری دەرونی قسە و گفتوگوی زیاتر دەکەین مامۆستا بەخێر بیت زۆر بەخێر ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم وێنەیە چیمان پێ دەڵێت سەرەتا بەلای خۆی گەورە و سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان لە هەر شوێنێکی دنیا سپاس هیوادارم ڕۆژێکی خۆش بەنسیبی هەموو لایەک بێت دیارە ئەمڕۆ ئەگەر باز لە تەکنەلۆژیا بکەین بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەوانەی کە لە ناو تەکنەلۆژیادا کە زۆر سەرنجڕاکێشن بابەتی ئامێرە ئەلکترۆنیەکانن و ئەو بەرنامە و پرۆگرامەیە کە لە ناو ئامێرە ئەلکترۆنیەکاندایە کە دەتوانین بڵێن زوو مرۆڤ دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە ئەوە پەیوەندی نییە بە تەمەنێکەوە دەتوانین بڵێن هەتا لە تەمەنی گەورە ساڵان ئێمە ومانەش جاری وهەیە ئێمە دەتوانین بڵێن ڕۆژی چەند ساعتێک بە دیار سیرکردنی ڤیدۆ و هەروەها یاری و کەمتر دەتوانین بڵێن بە سەرقاڵبین بە خوێندنەوە بۆیە دەتوانین بڵێن ئەمڕۆ تەسیرێکی گەوری خستۆتە سەر بە تایبەتی منداڵان کە ئەمەش کاریگەری گەورەی دەبێت لەسەر دروستبوونی کەسایەتی ئەو کەسە ئێمە ئەگەر پێش ئەوەی بچینە ناو بابەتەکە بە شێوەیەکی
زانستی شرۆڤی بکەین دەتوانین بڵین دووشت زۆر بەلای منەوە گرنگە وەکو پەروەردەکارێک وەکو مامۆستایە کە چەند ساڵ لە بواری پەروەردەیە کارم کرد بێ ئەویش ئەوەیە کە پەروەردەکردن دوو سیفەتی زۆر گرنگی هەیە یەکەمیان بریتە لە سیفەتی تەواوکاری کە پەروەردە پەیوەندی نییە بەلایەنێکی مثلەن دیاریکرا وەکو خێزان ئەو دەستگایانی کە کۆمەڵگە لی پێک دێت لە خێزانەوە هەتاوەکو دەگاتە حکوومەت و پەرلەمان و زانکۆ بەڵکو پەروەردە تەنانەت بازاڕیش دەگرێتەوە تەنانەت مثلەن دام و دەستگاکانی تریش دەگرێتەوە وەکو دام و دەستگای ئاینی میدیایی هەتاوەکو دەگاتە ئەخیری هەر دەستگایە کە کۆمەڵگەی لێ پێک هاتە بێ بەشێکی تەواوکردنی پەروەردە و لایەنی پەروەردەی منداڵە ڕاندێکی تریان سیفەتێکی تری بریتە لە سیفەتی تەکاملی یعنی سیفەتی عفو سیفەتی بەردەوامی سیفەتی بەردەوامی ئەوەیە کە منداڵ تەنها ئێمە نابێ زووممان لەسەر بێ لە تەمەنێکی دیاریکراودا یان بڵین ئاڕاستەکەری بن لە تەمەنێکی دیاریکراودا هەتاوەکو دەگاتە ئەم تەمەنی ئێمە ومانش ئێمە پێویستیمان بە وەرگرتنی ئەزمموی خەڵکی تر هەیە بۆ ئەوی پەروەردە ببین بۆ ئەوەی بتوانین ژیان بکەین بۆیە منداڵ زیاتر پێویستی پێێتی هەرچی زانانی دەروونناسی هەیە بە تایبەتی زانانی دەروونناسی پەروەردەی گرنگی بۆ دەدەن کە کەسایەتی ئینسان مرۆڤ بە شێوەیەکی گشتی لەسەر 5 ساڵی یەکەم دامەزرا بۆیە دەبێ هەتا 5 ساڵی یەکەم دەبێ زۆر ئاگامان لە پەروەردە و شێوازی ئاراستەکردنی منداڵ بێت ئەوەی کە ئەمڕۆ باسی لێوە دەکەین بریتە لە ئاڵوودەبوو ئاڵوودەبوون ئیتر تۆ ئاڵوودەی هەر شتێک دەبی بەڵام ئەوەی کە بەرنامەکە ئامادەی کردووە دیاری کردو بریتە لە ئاڵوودەبوون بە تەکنەلۆژیاوە بە ئامێرە ئەلکترۆنیەکانەوە طبعاً لە پێناسەی ئاڵوودەبوون بریتە لە خوگرتنێکی قوڵ و توند بە شتێکی دیاریکراوە کە کاریگەری هەیە لەسەر مهارەتەکانی تری ئینسان لە هاتوویەکانی تری ئینسان مثلەن کەسێک زۆر ئاڵوودە بێت بە ئامێرێکی ئەلکترۆنی تەسیر دەکاتە سەر ئەو کارێک کە پێویستە ڕۆژانە ئەنجامی بدە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە پێویستە ڕۆژانە لەگەڵ ئەموو ئەوە بیبەستێ بۆ نمونە ئەو کارێکە لەسەر شانێتی وەکو ئەرکی ئەمڕۆ ئەم تەمەنەی گومان تێدا نییە ئێمە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن ڕۆڵی ئینسانیش دەگۆڕێ مثلا من ئەمڕۆ ڕۆڵی مامۆستایەتیم هەیە یەکێکە ڕۆڵی قوتابیەتی هەیە یەکێکە ڕۆڵی مثلەن منداڵی ماڵی هەیە یەکێکە ڕۆڵی مثلەن شۆفێری تەکسی هەیە هەر کەسە و ڕۆڵێکی تایبەتی هەیە لەوانەیە لە ئینسانێکدا چەند ڕۆڵێک کۆ بێتەوە بەڵام ڕۆڵە سەرەکیەکەی منداڵ ئەمڕۆ بریتە لە تەغزیەکردنی لایەنی پەروەردەی و عەقڵی و کۆمەڵایەتی و تاکو دەگاتە ئەخیر گومانی تێدا نییە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2018 هەر لە راپۆرتی ساڵانی 2018 پارساڵ یاری ئەلکترۆنیەکانی بەیەکێک لە نەخۆشیە ترسناکەکانی مێشکدا ئەنێت واتە ئەوەندە کاریگەری هەیە لەسەر مێشک و دەتوانێت مەسەلەن مێشک بە تایبەتی کە هەستی مێشک ئێمە مێشک لە 4 حاسێک سەرپەرشتی 4 حاسەیەک دەکات 4 هەستە وەرەکە 5 هەستە وەرەکە دەکات بۆ ببورن بە تایبەتی تەرکیزی بەهێز دەبێت بەڵام لایەنەکانی تری لاواز دەبێت بۆیە دەتوانین بڵێن لایەنی نەرێنی زیاترە وەک لە لایەنی ئەرێنی و بە دەریش نییە لە با بڵین خاڵیش نییە لە لایەنی ئیجابی بە دوای باسی دەکەین بەداخەوە ئێمە دەتوانین بڵێن بە تایبەتی با بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە وڵاتانی ئاسیای ڕۆژهەڵات کەوتونەتە ژێر کاریگەریەکی زۆر نەرێنی تەکنەلۆژیاوە دەتوانین بڵین وڵاتانی ئەوروپا و هەروەها ئەمریکا و بەشێک لەوە با بڵین وڵاتی ئوسترالیاش تا حدێک توانی ویانە لایەنی کەم فلتەر دابنێن یان شێوازێک بەرنمەیەک دابنێن بۆ منداڵەکانیان کە بتوانن بە شێوازێکی ئەرێنی و ئیجابی زۆر باشە کاریگەری تەکنەلۆژیا لەو 5 ساڵی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە 5 ساڵی منداڵ قۆناغی پەروەردەکردن وەکوڵی ڕاهێنانی منداڵە تەکنەلۆژیا لەم 5 ساڵی سەرەتایە مەبەستمەوەیە دایک و باوک تەکنەلۆژیا لەگەڵ پەروەردەیە بەکاربێن بۆ منداڵەکانی ئابوو نەشتێکی زۆر خراپە لە دوای 5 ساڵی ئەگە هەر قەرار بێ تەکنەلۆژیا بەکاربێنە با لە دوای 5 ساڵیەوە بێ لایەنی پەروەردەی بڵێن ڕێگری ناکات لەسەر ئەوەی کە منداڵ لە تەمەنی سەرەتایی شەوە تەکنەلۆژیا بەکار نهێنێ بەڵام دەبێت بە بەرنامە بەکار بهێنرێ من حەز دەکەم ئەوە لە پێشنیارەکانە لە دواییدا ئاماژەی پێ بکەین ئێستا ئەوەی کە گرنگە چەند جۆر مەسەلەن لایەنی ئەلکترۆنی ئەوەی کە چەند جۆر با بڵێن یاری ئەلکترۆنیمان هەیە یاری ئەلکترۆنیەکان دەکرێن بە دوو بەشەوە
بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڤیددیۆی دروست کراوە ئیتر تۆ هیچ تحکومێکت نیە تەنها ڤیددیۆیەک ئەبینی و تەواو کە ئەمەش بەڕاستی زۆر لەناو دەکەوێتە ژێر کاریگەری. بەڵام هەندێ با بڵێن یاری تر هەیە، یاری ئەلکترۆنی هەیە کە ئەوانە لە ڕێگەی ئازی خۆمانەوە لە ڕێگەی ئازی منداڵەکەەوە وردە قۆناغەکان دەبڕێکە هەومان یاریمان کردووە لەو بوارانەدا دەزانی کە یاریەکان پێک هاتوون لە چەند ستێپێک و چەند هەنگاوێک و چەند قۆناغێک. ئەمانە با بڵێن کاریگەریان هەیە لەسەر لایەنە ڕەوشتیەکان ئەوە بە شێوازێکی گشتی. بەڵام هەندێکیشیان هەن بۆ نمونە بەتایبەتی ئەوەی کە باوە لە ناو ئێستا ئەوەی کە پێی دەوترێت پۆبجی کە یاریەکی شەڕەنگێزانێ هەر لە سەرەتای دابەزینی کەسەکەەوە بۆ ناو گۆڕپانێکی جەنگیە ئەمە تەسیر دەکاتە سەر خوڕەوشت و هەڵسوکەوتی ئەو کەسە چونکە دەروون ناسی ئەڵێ پەروەردەی ئینسان دەکەوێتە ژێر پەروەردە و ئاراستەکەری دوولایەن یەکێکیان جیناتە ئەوەی کە لە باوان بدەمێنێتەوە بۆ ئێمە ئەوەی تریان ژینگەیە. ژینگە هەتا تاقی کراوەتەوە لەسەر ئەوەی کە ڤیددیۆیەک پیشانی کەسێک دراوە کە ڤیددیۆیەکی هاوکاری بووە سەلەنسۆز و حەنانی تێدا بووە ئەو کەسە تەماشا دەکەی دوای بینینی ئەو فلیمە ئینسانێک بووە بە هەمان شێوە وستوێتی لاسایی ئەوە بکاتەوە. بە هەمان شێوە گروپێکی تر هاتوون فلیمێکیان پیشانداوە کە فلیمێکی شەڕەنگێزانە و بریتی بووە لە بردون و هێنان و لایانی تونند و تیژی تەماشا دەکەی دوای ئەوە هاتۆ ممارەسەی کردووە. بۆیە دەتوانین بڵین یاری ئەلکترۆنیەکان بە تایبەتی هەندێ یاری دروست ئەکرێت بۆ لادانی ڕەوشتی من حەز دەکەم ینی ئەوە زۆر ترسناکە. بۆ نمونە یاریەکمان هەیە ئەی شتێکی پێدەوترێ ینی هەش نازانم چییە بە شێوەیەکی گشتی یاریەکە پێک هاتووە لەوەی کە تۆ چۆن سیارەیەک ڕدەگری لە گەراجێکا و لە نقطەیەکی دیاری کراودا پێک هاتووە مەسەلەن لە گێڕێک و سوکانێک و چەند ئەوەی کە سیارەی پێدەجوڵێندرێ تۆ سیارەکە دەبێتە نقطەیەکی دیاری کراو لە چەند مەرحەلەیەکە زۆر بە ئاسانی دەتوانین ببڕی بەڵام لە مەرحەلەی مثلەن نازان بزە بچەندە بەڵام لە مەرحەلێک لە مەرحەلەکانە ناتوانانی بچیتە مەرحەلەیەکی تر هەتاوەکو گرتەیەکی ڤیددیۆی سێکسی نەبینی کە ئەمە بۆ بە تایبەتی بۆ هەرزەکار کە پەروەردەی جنسی نەکراوە پەروەردەی لایانی سێکسی نەکراوە ئەتوانین بڵێن وردە هەتا تووشی لادانی ڕەوشتی دەبێت. من دەتوانم بڵێم لە لایەنە خراپەکانە زیاتر دەچمە سەر ئەم خاڵانە کە زۆر گرنگە ئێمە بە چاوێکی پەروەردەکارانەوە جا چوەکو مامۆستا چوەکو باوک چوەکو خوشک و براکە لە بەردەستی ئێمەدان و هەر یەکێکیش لە ئێمە وەکو وتم ڕەهەندە پەروەردەیەکەی لایانی تەکاملیە من وەکو باوکێک وەکو مامۆستایەک وەکو برایەک وەکو مەسەلەن خوشکم هەیە برام هەیە بەشێکی خۆم بەرکەوتووە لەوەی کە من چۆن منداڵەکانم ئاراستە بکەن چۆن خوشکەکانم ئاراستە بکەم چۆکو کۆمەلگا ئاراستە بکەم بۆی هەر یەکێک لە ئێمە لە تاک مەسئولیەتێکی پەروەردەکاریمان لەسەرشانە زۆربەی یاریەکان بە ئەنتەرنێتەوە وابەستن یعنی ئەمە زۆر با بڵێن تەسیراتی ئینتەرنێت زیاترە وەک لە یاریە ئەلکترۆنیەکان چونکە دەڵێ لە ئەوروپا لە 1970 یعنی تاکی ئەوروپی ڕاستەوخۆ بە ئۆنلاینەوە بە ئەنتەرنێتەوە وابەستەیە یعنی بە فریشە وەکو ئێرە نیە مەسەلەن بتوانانی محدودیەتی سرعەت و خێرایی ئەو ئەنتەرنێتە لە بەردەستاوی بەڵکو خێراییەکی زۆر و دەتوانرێت بە داونلۆدێکی زۆر و دەتوانێت مەسەلەن ڤیددیۆیەکی سەریع و کواڵەتی بەرز ببینێ. بەڵام ئامار لە ساڵی 1996 دەڵێت تەمەنی 2 ساڵی تا بۆ 7 ساڵی لە 1949 یعنی لە 100 منداڵ 49 منداڵ بە ئەنتەرنێتەوە وابەستە بوون و دەتوانن یعنی لەگەڵ ئەنتەرنێتا مامەڵە بکەن. ئەم ئامارە بەرز بۆتەوە ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە لە ساڵی 2010 بووە بە لە 170 یعنی هەر لە 100 منداڵ 71 منداڵ چییە وابەستەیە بە ئەنتەرنێت بە ئۆنلاینەوە. تۆ باسی پەروەردەکەت کرد ئەگەر سەرنجی ئەم ڕسمە بدەین ێستا لە ئەو فۆتۆیکە لەسەر شاشەی پێیان بوو دایک و باوشم منداڵانە هێناوە یاری بۆی لە تەکنۆلۆژیا دوورکەوەەوە بەڵام سێرەکەی لەسەر لەوێش خەریکی بیان بەلا یاریەکەی خۆیان و خەریکی تەکنۆلۆژیان بەڵێ ینی ئەمە لایەنە پەروەردەیەەکە کاک جەلال کاک ڕیاز مەسەلەی ئەم وێنەیە با ئێمە با بڵێن تەحمیمی نەکەین گشتگیری نەکەین چونکە ئینسان لە ڕووی دەرونیە و لە ڕووی سایکۆوە لە 4 ڕەهەند پێکاتوە ڕەهەندێکیان بریتیە لە هەیەجاناتی بریتیە لە ئینفیعالاتی بریتیە لە خۆشی و ناخۆشیەکانی بریتیە لە حەز و مەیلەکانی
من حەزم لەم خواردنی حەزم لەم خواردنەیە ئێستا ئەو منداڵە تەماشا دەکەی حەزی لەو یاریانی حەزی لە یاری ئایپاتە ئەو شتێکی نۆرماڵە مەسەلەن لەوانەیە بەعکسیشەوە ڕاست بێت ئەنی حەزی لە یاری ئەلکترۆنیە ئەمڕۆ ماوەیەکی زۆر یاری ئەلکترۆنی کردو بەڵام دێ حەز دەکات لەو سەر ئەو چوپە هەڵپەڕێ ینی ئەمە پەیوەندی بە ئینفعالاتی ئینسانەوە هەیە هەرچەندە کاریگەری هەیە دایک و باوکتان چەندە تەکنەلۆژیا بەکاردێنن بۆ دامرکاندنەوەی جموجۆڵی منداڵەکان ئێمە یاسایەکمان هەیە یاسای 21 ماڵتزە دەڵێ هەر ئینسانێک 21 ڕۆژ لەسەر ڕفتارێک بەردەوام بوو ئەو ڕفتارە پرۆگرام دەبێت لە ناو مێشکی ئینساندا و خو دەگرێت بەو ڕفتارەوە یعنی ئەوە من و تۆش با من و تۆ خۆ بگرین بەوەی کە هەموو نیوەڕۆیەک مەسەلەن یاریە بکەین سەیری ڤیددیۆیە بکەین ئەگەر ئەمە بە بەردەوامی بوو ئێمە هەموو ڕۆژێک دوای 21 ڕۆژەوە ماڵتزوا دەڵێ یاسایەکی مەسەلەن زۆر بەناوبانگە لە تعدیلی سلوکە لە چاکردنی سلوکە هەر کەسێک 21 ڕۆژ لەسەر ڕفتارێک بەردەوام بوو ئەو ڕفتارە پرۆگرام دەبێت لە مێشکی ئینساندا و یەکسەر مێشێک لە ڕێگەی سگناڵەوە یعازت دەداتێ دەڵێت تۆ ئەو یاریە لەو دەقە و لەو کاتەدا بکە یان ئەو ڕفتارە لەو دەقە و لەو کاتەدا بکە مەسەلەن من هەموو ڕۆژێ سعات حەوت خۆم ڕادێنم کە 21 ڕۆژ لەسەر یەکە سعات حەوت زۆر بە کوردی چارەسەرەکانیان چارەسەرەکانی من ویستم کاریگەری خراپەکانی باسکەم پێش چارەسەریەکانی کاریگەری خراپی ئینتەرنێت بە شێوەیەکی تایبەتی و بە شێوەیەکی گشتی باڵێن یاری ئەلکترۆنیەکان لاوازی پەیوەندی کۆمەڵات یەکەمی شت کە تەسیر دەکات ئەوەیە کە منداڵێک دوور لە کۆمەلگا دروست دەبێت طبعاً بەشێکی فێرکاری بەشێکی پەروەردە بەشێکی ئاراستەکردنی ئینسان وەکو تاکە پێویستە کەڵچەر و کەلتوری کۆمەلگاکەی خۆی وەربگرێت و پەروەردەی وەربگرێت بریتە لە کۆمەلگا یعنی وردە وردە مەسەلەن کەسەکە لەسەر شتێکە تەرکیزی زیاتر دەبێت و بە خۆی گرتووە بەکارێکەوە کە وردە وردە لایانی کۆمەڵاتی لاواز دەبێت بەهێزی لایانی شەڕەنگێزی یعنی ئەو کەسە بۆ نمونە هەر شتێکی بەدڵ نییە لەبەر ئەوەی تووشی مەسەلەن لاوازە لە گونجانە لایانی کۆمەڵاتی زۆر لاوازە مەسەلەن ناتوانێت تێکەڵاو بێ و فێری ئەوە نەبووە کە بگونجێ لەگەڵ ئەم و ئەوە وردە وردەکە شتێک بە حەزینە شتێک لە مەیلی ئەودانیە تەماشا دەکەیت تووشی شەڕەنگێزی دەبێت دواکەوتن لە خوێندن زۆربەی زۆری ئەو کەسانی کە لە مەکتەب دوا دەکەون بریتە لەوەی کە کاتێکی زۆریان بە خوێندنەوە بە یاریەکانەوە بەسەردەم گۆشە گیری وەکو باسم کرد لاوازی هۆشی بە تایبەتی هۆشی زانستی یعنی ئەو منداڵە ئەگەر تەمان یاری هەیە تایبەتە بە بەهێزکردنی هۆش بەڵام ئەو ناچێت ئەو یاریانە بکە دەچێت ئەو یاریە دەکات کە حەزی زیاتری خۆیەتی مثلەن دەتوانێت کورسیەکی شاهانە دروستکە دەتوانێت مثلەن بگاتە کۆشکێکی گەورە نایە مثلەن ئەوە هەرچەندە ئەمەش ئینجازە بەرزبوونەوەی فشاری دەرونی و خەمۆکی بە تایبەتی کاتێک کە ناتوانێت تێکەڵ بە هاوتەمەنەکانی ببێت و هەروەها ئەو ئەنانی کە هەیەی مثلەن کەسێکی ئەنانی دەدەچێت چونکە خود مرکزی و خود محوەری تێدا بەرجەستە دەبێت لاوازی تەرکیز چونکە لە عالەمی خەیاڵدا دەژی وەک لە عالەمی واقعیدا بەد ئەخلاقی و بەها ئەخلاقیەکان کە وردە وردە مثلەن ئەوەی کە باسم کرد لە یاریەکاندا هەتاوەکو گرتێکی خراپ نەبینی ناتوانانی بچیتە سەر مەرحەلەیەکی داهاتووتر کێشەی جەستە مثلەن ئەوە زۆر گرنگە دەبێت دایکان و باوکان ئەمان لە بەرچاو بێ ئەو منداڵانی کە زیاتر لە 2 ساعات لەسەر ئایپاتن بە دیار تەلەڤیزۆنەوەن بە دیار هەر شتێکی ترەوەن تەماشا دەکەی پەیکەری ئێسقانیان لاواز دەبێ و چاویان لاواز دەبێ و قەڵەوی زوو قەڵەو دەبن و هەروەها ئەو نەخۆشییان نەخۆشیەک هەیە کە پێی دەوترێت سندرۆمی تونێل کارپاڵ ئەم سندرۆمە تووشی مەچەک دەبێت یعنی ڕق ئەبێ دەستی چونکە بە شێوازێک دەیگرێت لە ماوەی سەعاتێکە نابێ ئەو مەچەکەی بە شێوازێک بجوڵێنە کە پێویستی پێیەتی ئەمە تووشی با بڵێن ڕقبوون دەبێت سندرۆمێک تووشی ئەو کەسە دەبێت بێخەوی و هەروەها لاوازی بەرگری جەستەی یعنی ئەو کەسە پێویستی بەوەی کە بجوڵێ پێویستی بەوە هەیە کە مثلەن ئەو خواردنەی کە پەیدای خواردوویەتی وردە وردە ئەو وزێ سەرف زۆر بە خێرایی چارەسەرەکان باس پێش نیار تاوان تۆ ئەبێ ئێمە هەرچەندە لایانی لە ئیجابیشی هەبوو مثلەن ئەو کەسانی کە ئینتەرنێت بەکاردەهێنن یان یاریە ئەلکترۆنیەکان بەکاردەهێنن هەتا ئێمە لە زانکۆ لە با بڵێن دەرسێکمان هەبوو بە ناوی دەرسی زیاتر توێژینەوە بوو لەسەر مێشک هەندێ حاڵەت هەیە مثلەن تەرکیزی ئەو منداڵە یان تەرکیزی ئەو کەسە لاوازە دێن بە یاری ئەلکترۆنی بە قووەتی دەکەن بە تایبەتی ئەو یاریانەی کە بۆشاییەک هەیە دەبێت بیدۆزیەوە جیاوازیەک هەیە کە پێویستە بیدۆزیەوە کە تەرکیز زیاتر دەکات بەڵام پێشنیارەکان من پێشنیارەکەم نەک چارەسە چونکە
ناکرێ مەسەلەن بەرگری ناکرێت لەو شەپۆ لە گۆڕانکاریە کە لە تەکنۆلۆژیادا هەیە بەڵام ئێمە دەکرێت بە شێوازێکی تەندروست مامەڵە بکەین پێشنیار دەکەم لە چەند خاڵێکدا ئەو یاریە کە دەیکات پێویستە دایک و باوک پێشتر ببینێ و اینجا ئەو یاریە دەستنیشان کاکە منداڵەکەی لەسەر ئایپاتەکەی نەسپی کات و تەسپیتی کە و ئەو یاریە ئایا گونجاوە بۆ ئەو تەمەنە و ئەو یاریە لایانی لادانی ڕەوشتی تێدا یان تێدانە ئەمە زۆر کاریگەری هەیە و هەروەها خاڵێکی تر ئەو تیشکەی کە هەیە مەسەنە لە چاو ئەدا چونکە ئەو تیشکە تۆ دیقەت لەم ژوورە کە ژوورێکی زۆر ڕووناکە تیشکی سپی زیاتر تێدایە ئەگەر ئێمە ڕۆژانە چەند ساعتێک لەم ژوورە دابنیشین هەرچەندە ئێوە لەوانێ زیاتر لە چەند ساعتێک دانیشن پێویستە فلتەرێک بۆ چاوتان دابنێن بۆ ئەو کەسە دابنێن کە سەیری ئەو ئامێرە ئەلکترۆنی دەکات چونکە تیشکێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی هەر تەنها ڕەش و سپی و تەن ئەلوانێکە ئەمە تەسیر دەکاتە سەر بیلبیلەی چاوی شێوازی دانیشتین یعنی ئەو شێوازە دانیشتنی چونکە زۆربەی زۆری ئەو کەسانی کە سەیری کۆمپیوتەرەکەن لە ڕێگەی کۆمپیوتەرەوە یان ئایپاد بە شێوازێکی ناتەندروست بەکاری دەهێن هەروەها دوای ماوەیەک پێویستە منداڵ پشووی پێ بدرێەوە تا بەرنمەیەکی بۆ دابدرێ ئایا چەند سەیری ئەو یاریە دەکات سەیری ئەو ڤیددیوە دەکات سەیری ئەو بەرنمەیە دەکات و دوای ئەوە مەسەلەن بتوانێت بە تایبەتی بچێتە دەرەوە و فەزای ئەو شوێنە بگۆڕێکە پێشتر تێیدا بووە و هەروەها بەکارهێنانی فلتەر ئەوە زۆر گرنگە بە تایبەتی ئەگەر بە دنیایەک پارەش بیکڕێ مادام تۆ دەتوان مەسەلەن ئەو کاتە پەروەردە لە دەستی تۆە دەرئەچێ لە دەستی منداڵ دایک و باوک و پەروەردەکارە دەرئەچێ پێویستە ئێمە فلتەرمان هەبێ لە ماڵ وەکو چۆن لە زۆربەی زۆری یعنی هەتا ئەگەر لە بازاریش هەیە وەبزانام هەیە بەکڕین تۆ دەتوانی لەسەر جیهازەکان و لەسەر ئەو ئامێرانی کە بەکار دەهێنرێن بۆ سیرکردنی و وابەستەیە بە شێوازێکی ڕاستەخۆ بە ئەتەرنێتەوە فلتەر بکرێ بۆ ئەوەی بەتایبەتی ئەو فلیمە ئیباحیانە نەبینێت ئەو شتە ئیباحیانە نەبینێکە لادانی ڕەوشتی تێدایە و ئەو کەسە ئاڕاستە دەکات بە شێوازێکی شەڕەنگێزان سپاس بۆ مامۆستا ڕەسوول ئیبراهیم توێژەری دەرونی سپاس بۆی کە سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات
بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دوو لەو بڕیارە گرنگانەی قایم قامەتی قەزای سلێمانی و لیژنەکانی. یەکەم قەدەغەکردنی بڵندگۆی فرۆشیارەکان بە تایبەت ئەو فرۆشیارانی کە بە نێو گەڕک و شەقامەکانی شاردا دەسوڕێنەوە و لە وەرزی هاویندا و لە کاتی ئیسراحەتدا هاوڵاتیان بەجۆی لە جۆرەکان ناڕەحە دەکەن. و هەروەها بڕیاری قەدەغەکردنی زەرفی پلاستیکی لە نانەواخانەکاندا لە پێناو تەندروستی ئێوە وە کۆمەڵێ بڕیاری دیکەش کە لیژنەکانی قایم قامەتی سلێمانی لە پێناو تەندروستێکی باشی هاوڵاتیاندا گرتویانتە بەر و بڕیاریان لەسەردا. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز گۆران قادر سەرۆکی لیژنەکانی قایم قامەتی سلێمانیمان کردو. کا گۆران زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سڵاوتان لێبێەوە سپاس بۆم دەرفەتەش کە بۆ ئێمەتان ڕەخسان. هۆکاری قەدەغەکردنی بڕیار ئەو بڵندگۆی فرۆشیاران لە چیەوە سەرچاوی گرت و وەلەکەیەوە کۆڵەخستۆن هەبواری جێبەجێکردنەوە. بەڵێ وەک ڕوون و ئاشکرا لای هەمووان لیژناوەشەکانی قایم قامەتی قەزای مەڵبەندی سلێمانی کارەکانی لە چەند بوارێکی زۆردا بڵاو پێکردووە بە پێی اختصاص و پسپۆڕی لیژنەکانی دابش کردو بەسەر بوارەکاندا و دوای ئەوەی کە ژمارەیەک لە سکاڵای هاوڵاتیان گەشتە دەستی ئێمەوە لە ڕێگەی کەناڵەکانی پەیوەندیمانەوە چ بە پەیوەندی تەلەفۆنی بۆ خۆمان یاخود بۆ سایتی قایم قامێت یا پەیجی ئەندامانی لیژنەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیجی قایم قامێتیش بە هەمان شێوە و بە تەلەفۆن و بە سکاڵاوە هەندێک لە هاوڵاتیانی سەردانی قایم قامیان کردبوو. تەواوی ئەو سکاڵایانە ڕێژێکی زۆر بوون کە سکاڵایان هەبوو لە بابەتێکی دیاریکرا و ئەویش ئەوە بوو کە ژمارەیەک لە فرۆشیارانی دەزیێر و گەڕۆک بەهۆی ئۆتۆمبیلەکانیان یا ماتۆڕەکانیان ئەبنە هۆی تێکدانی ئارامی هاوڵاتیان لە ناو ماڵەکانی خۆیاندا لە کاتی پشووە لە بەیانیان زووە لە پاشتیوەڕواندا کە بڵندگویان داناوە بە دەنگێکی زۆر بەرز ئەبنە هۆکارێک بۆ دروستبوونی ژاوەژا و بە هەمان شێوە لە بازار و شوێنە گشتیەکانیشدا بەشێک لە دوکاندار و فرۆشیارەکان ئەو بڵندگویانە بەکارەهێنن کە بە دەنگێکی زۆر بەرزامەش کاریگەری کاتە سەر مەزاجی خەڵک و یاخود تێکدانی ژاوەژاوێکی زۆرە و ژاوەژاوی ژێکێکە لە هۆکارەکانی پیسکردنی ژینگە بە تایبەتی ژینگەی بیستن. هەر لەم سۆنگەیەوە لەژێر ڕێنمایی و ڕاستپاتەکانی جنابی قایم قامە گەشتینە ئەو قەناعەتی کە پێویستە ئەو بڕیارە هەبێت و قایم قام بڕیارەکەی دەرکردوێ مەژۆک و لیژنەکان جێبەجێ ئەەکەین و تا ئێستاش دەستگیراوە بەسەر ژمارەی زۆر و بڕێکی زۆر لەو بڵندگویانەدا کە هێنرانەتە قایم قامەتی سلێمانی و مەستیەوەی کە لە ناو ببرێن بەشی زۆری ئەو فرۆشیارانش ئاگادار کراونەتەوە کە بەدیلتان چی بۆ فرۆشیارەکان ئێستا لە ساڵانی ڕابردوودا جەلا لە غاز فرۆشەکان ئەوەی کە ئاسنێکیانە کێشا بە کۆڵی ئاسنی سیارەکانە بەو چێوە دوایی شمشاڵێکی نەرم و هێوریان خستە سەر کە ئەمە بەجۆ لە جۆرەکان خەڵک ئەزانێ غاز فرۆش هاتۆتە کۆڵانەکەیەوە. ئێستا بۆونە بۆ بەقاڵێک یان بۆونە بۆ جل فرۆشێ بۆ باغە فرۆشێک کە دێتە نێو کۆڵانەکەەوە هیچ میکانیزمێکی تر هەیە بۆ ئاگادارکردنەوەی خەڵک لە بەدیلی بڵندگۆکەیە ئێوە چیتان بۆ داناوە؟ ئەگەر مەبەستت لە فرۆشیارانی جێگیر بێواتە و کەسانی کە دوکانەی کە بە سیارە ئەسوڕێوانەی کە دوکانیان هەیەوە لە ناو بازاران یاخود لەسەر شوێنێکی دیاریکراو لە ناو بازار شتەکانیان داناوە ئەتوانن لە بری ئەو بڵندگوێ و ئەو هاوارکردن و دروستکردنی ئەو ژاوەژاوە ئەلحەمدوللا ڕێژێکی زۆر باش لە ئێمە لە مناڵانمانەوە تاکو ئەوانەشی کە بە تەمەن گەورەن یاخود ئەوانەی کە بە ساڵا چوون ئێمە خوێنەواریمان هەیە و میلەتێکی خوێنەوارین بە نووسینێک ئەتوانێت ئەوەی کە ئەیەوێت ئەوەی کە بیڵێ لەسەر کاڵاشتومەکەکی خۆی دایبنێ ئەو کاتە ئەو کەسە لەبری ئەوەی گوێی لێبێ ئەتوانێت چاویشی لێبێ و تێژ بگا کە فرۆشارەکە مەبەستی چییە و ئایا داشکاندنی کردووە ئایا
ئەم کاڵایە چەندی بەو بڕەپارەیە کە هاواری بۆکە یا شتێکە بە شێوازێک لە شێوازەکان توانێت ڕێکلامێکی بچکۆلەی جوان بۆ خۆی دابنێ ئیتر بابەتی سەرنجڕاکێش زۆرن بەدەر لەو بڵندگۆیە کە ئەبێتە هۆی بێزارکردنی خەڵکی تر ئەتوانی کۆمەڵە کشتی سەرنجڕاکێشێتەوە لە شێوازی ڕێکلامەیە لە شێوازی ئەوەدا کە بێتە هۆی جێگای ڕاکێشانی سەرنجی کڕیارەکانت وە خەڵکی شتێبگالەوەی کە تۆ مەبەستە چیە و ئەو کاڵایەت چۆن داناوە ئەمانە جێگرەوەن بۆ ئەوەی کە تۆ ینی خۆ مەرجنیە هەر کەسێشت دفرۆشێ هەر ئەبێ هاوار بکە زۆر باشە هاوارەکە زۆر جار من پشتم لەو بەڕێزەیە کە هاوارەکە هەبێتە هۆی دروستکردنی ژاوەژاوێکسەر من پشتی من زیاتر مەبەستم ئەو بەقاڵ و فرۆشیارە گەڕۆکانەیە کە بە ئۆتۆمبیل و ماتۆڕەکانیان بە کۆڵانەکان ئاگەڕێن خانمێک بۆ نمونە لە نێو ئاشپەزخانەکەیە دانیشتووە چاوەڕێی ئەو شمشاڵەیە تا غاز فرۆش بێ چۆن بزانێت کە بەقاڵێک میوە فرۆشێ سەوزە فرۆشە یا هەر شتێکی تر کە پێویستێتی هاتۆتە نێو گەڕەکەکەیەوە بەسمە ئەمیش هەرە بێ هاوار بکەم کابرا بە دەنگی خۆی بە بەدەر لە بڵندگۆکە بۆ ئەم مەبەستەی تریش هۆکاری تر هەیە ینی تۆ ئەتوانی بەسەن لە بری بڵندگۆکە شێوازی تر دابنی کە نەبیتە مایی بێزاری و نەبیتە مای ئەوەی کە فشارێک دروست بکەی و خەڵک ئارامی لە خەڵک تێک بدەیت جارێ خەڵک خەوتووە نەخۆشی هەیە منداڵی بچووکیان هەیە خەڵکی بەتەمەنیان هەیە خوێندکاریان هەیە سعیەکە ئەخوێنێتەوە کەسێکە ڕۆژێکی ماندووی تا ئەو کاتە پێناوەت و هاتوۆتە ماڵەکەی خۆی چاوێک لێگمێ ئیسراحەتێ بکە ناکرێت ئێمە بۆ ئەوەی کە کاڵەکانمان ساخ بکەینەوە بینە هۆی بێزارکردنی ئەو بەرەزانێتتر لە ناو ماڵەکانی خۆشانەکە خەڵک ماڵی بۆ ئەوەیە بچێتە ناوی و ئیسراحەتی تیابکەوە بە پێی دەستور ماڵ حرمەتی خۆی هەیە هەر بە پێی دەستوری عێراق بە پێی دەستوری هەرێمی کوردستان ئەو ڕژنووسەی کە هەیە بە پێی ئەو یاسایانی تر کە هەیە ماڵ حرمەتی هەیە و ماڵ بەبێ فەرمانی دادوەرتەوە ناتوانانی بچتە ناو خانووی کەسێکی ترەوە باشە ناکرێت ئارامی خەڵکی شتێک بدەیت بەڕاستی بەهۆی دروستکردنی ژاوژاوە ئەو بەڕێزانێکە ئەو کارانە ئەکەن ئەتوانن لەگەڵ ئەو کەسانی کە کڕیاری خۆیانن و مەبەستیانە بەو شوێنانە دابێن کە شتیان لێ بکڕن ناوە ئەتوانێت لەگەڵ کڕیارەکانی خۆی هەر کاتێکیان بینێ پێیان بڵێ من لە کاتژمێر ئەوەندە ڕۆژی ئەوەندە لە فلان شوێن لە فلان جێگا لەسەر سوچی گەڕەکەکەی ئێوە لەوێ ئەوەستم بۆی بتوانێت کڕیارەکانی خۆی ئاگادار بکاتەوە هاوارکردن بەدەمیش جیاوازی هەیە لەگەڵ بڵندگۆ هەشە لە بڵندگۆکەیەکە گۆران تا سەر فەراکە کە دەرەچێ دەجار دووبارەیە کاتەوە دەجار بەسەرێک دووامڵێ بڵندگۆکە تەجیلی کردووە خۆی هیلال نامێ پەنجەی پیان بە پاتری یاخود بە کارەبا ئیش ئەکایە بزەی سیارەکەی لەگەڵ ڕۆشتنی سیارەکە کە ئەیخاتە ئیش بە 4 سعات بە 5 سعات ئەم کاڵاکەی خۆی ساخکاتەوە ئەم بڵندگوۆیە لە دەم ناکەوێت ینی هەر ئەیڵێ بە بەردەوامی هەر ئەوە ئەڵێتەوە ینی شتێکی زۆر بێزارکرە بەڕاستی وە لەوانەیە هەمووشتان لە ماڵی خۆتان ناگوێتان لێبوو بێکە ئەبێت ینی ناچاری ناتوانانی بێزار نەبێت ئەو بڕیاە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ بە ئەچی دێتوانین سەردانی قایم خامێت بکە ئێمە چەندین ئەگەر کەسێک لە کۆڵانەکەی خۆی داهەستی کرد فرۆشیارێک هەر بەردەوامە لە بەکارهێنانی بڵندگۆیەکی وە کۆڵێن بێت بێزار کرد چۆن لیژنەکانی قایم قامێت ئاگادار بکاتەوە کاری لیژنەکانی قایم قامێت بۆ پاراستنی هاوڵاتیانەوە هەر دروشمەکەشمان ئەوەیە کە پێویستە ئێمەوە هەمیشە پارێزەری هاوڵاتیان بین بۆ کارکردن بۆ ئەم دروستە هەموو کارەکانی ئێمە لە پێناو هاوڵاتیە لە پێناوی پاراستنی بەرژەوەندی گشتی هاوڵاتیانەیە هەر هاوڵاتێکی بەڕێز هەر خاتوونێک هەر بەڕێزێک هەر کەسێک کە ئەزانێ یاخود هەست بۆ ئەکایاگوێی لە دەنجی ئەو بڵندگویانە ئەبێت لە شوێنەکەی خۆیان چونکە قایم قامەتی سلێمانی ناتوانێت بە بەردەوامی لیژنەیەک لە هەر کۆڵانێکا دابنێ ینی بە حەقەت ئەمە بۆ هیچ کەسێک ناکرێت ینی کارێکی نامانتقیە ینی کارێکی کردەیی نییە ئەمە پراکتیکی و عملی نییە هەر کەس بچێت مەسەن تۆ لیژنە لە هەموو کۆڵانەکانی شای سلێمانیا دابنی ناکرێت ئەوە بەڵام لێرەدا کاری ئێمە بە تیمەکرێ واتە ئێمە بە پشتبەسن بە هاوڵاتیان کارەکە ئەەکەین بۆی کە خزمەتی ئەوان بکەین هاوڵاتیان ئەتوانن هاوکاریمان بکەن و ئێمە ڕاگەندرامان بڵاو کردوێتەوە و هۆشداریشمان داوەداواشمان کردو لە هاوڵاتیان کە لەو ڕێگەیەوە هاوکارمان بن یارمەتیمان بن بەس ئەوەندە ژمارە و جۆری ئەو ئۆتۆمبیلەمان بۆ بنێرن بۆی ئێمە دواتر بتوانین بە شێوازێکی تر لە ڕێگایکی تۆ ئێمە بتوانین ڕێکاری یاسایی بەرامبەر بەو کەسانە بگرینە بەر و بەڵێ نامیان پێ بهێن کە ئەو کارە دووبارە نەکەن و یاخود سزا بدرێ بەوەی کە سەرپێچی کردووە لە بڕیارەکە بۆی سزایشی گونجاوی بەرەو ڕوو بکرێتەوە بۆ ئەوەی بێتە هۆی
پێزانینی ئەو کەسەی کە سەرپێچەکەی کردووە کە بزانێ عزیێتە درێ بەهۆی ئەم سەرپێچەوە بڕێک پارەی ماڵی یاخود ئۆتۆمبیلەکەی یەخرێتە ژێر دەست بەسەراگرتن یاخود حیجزەوە یاخود بەڵێنامەی یاسایی پێهێنرێکە دووبارەی نەکاتەوە ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە جاری دووهەم ئەم بەڕێزە ئەم هاوڵاتی خۆشەویستە ئەم فرۆشیارە ئەو کارە دووبارە نەکاتەوە سڵ بکاتەوە لەوەی کە دووبارەی بکاتەوە لە هەمان کاتیشە هاوپیشەکانی خۆشی کە ئەگەر بزان بەهۆی ئەو سەرپێچیەوە کە ئەو ئەنجامی داوە تووشی ئەو سزایە بووە ئەوانیش دەست هەڵگیرە بن و ئەگەڕێنە دواوە پاشەکشاکن لەوەی کە ئەو حاڵەتە بەکاربێنن چونکە یاسا بەشێکی بۆ ئەوەیە تۆ بەو کەسە بڵێ سەرپێچیت کردووەوە ئەبێ ئەم سزایە بدرێ و بەشێکی سزاکەش تەنها بۆ ئەو کەسە نییە بۆ خەڵکانی چواردەورێتی بەوەی کە وەک بە عەرەبی باسیەکەن ڕادعێک بێت یاخود هۆکارێک بێ بۆی ئەوانیش دەست لەو کارانە بچێشنەوە ئەگەر نیەتێکیان هەبێ لە پاش ئەو کارە ئەنجام بدەن. کاگۆڕم بابێن ئێستا لابردنی پلاستیک لە نانەوەخانەکاندا بەدیل چیتان کردو ئایا هەڵمەتان هەبووە بۆ ئەوەی کە پلاستیک لە ناو نانەوەخانەکاندا نەمێن و هەمی بکرێتە بۆ زەرفێکی کاغەزینەوە؟ بەڵێ پێشتر ئاماژەمان پێدا ئەم هەڵمەتە فراوانە زۆر فراوانەی قایمقامەتی سلێمانی کە دەستی پێکردووە چەند مانجێک لەمەوە پێشە کە سەرەتا لە قەدەغەکردنی ئەو سەتڵە بێکوالیتی و ڕەنگا و ڕەنگانە بوو کە ماستیان تێئەکرا کە نەگونجاو بوون بۆ ئەو کارە ئەومان جێبەجێ کردووە و هەنگاوی یەکەم و لە خەڵکیشی لەسەر سزا دراوە هەر کەسێک ئەوەی دوای ئەوەی کە ماوەیەکمان پێدان دوای ماوەکە هەر کەسێک ئەو سەرپێچی کردوێ بێگومان سزادراوە بۆ شوێنیشی لەسەر داخراوە ئێستا ئەو سەتڵانە بەکاردێن کە یەکەم جارە دروستەکرێن و لە دەنگکۆڵە پلاستیکیەکان دروستەکرێن بۆ یەکەم جار ئەبن بە سەتڵ دواتر ئەو ماستیان تیا هەڵ ئەگیرێوەتیانە بەرهەمێت و ئەم سەتڵانە ژمارە پێنجن و ژمارە پێنجیش معلومە لای جەنابتان کە حەوت ژمارە هەیە لەسەر پلاستیک بابەتەکانی پلاستیک لێ ئەدرێ لە 1 بۆ 7 کە 5 گونجاوترینیانە بۆ ئەوەی کە تۆ مامەڵی پێ بکەی لەگەڵ خواردنی گەرم و لەگەڵ خواردنی ساردا ئەبێ ژمارە پێنجی لەسەر بە سەتڵەکانیان و لە ئێستادا سەرچاوەکان زۆر بوون و خەڵک هەمووی ئەتوانێت بۆی فراهەم بۆ ئەتوانێت دەستبەرێ لە بازار و سەتڵی ناشایستە لابەرەوە سەتڵەکانی تر بەکاربێنێ لە ئێستا دامە لە حاڵتێکی زۆر باشایەوە بەردەوامی متابعاکرێن. هەنگاوی دۆمان ئەوە بوو کە بە هەمانکی لەگەڵ کۆمەڵێک فەرماگەی ناوشاری سلێمانی سەرۆکاتی شارەوانی و هەروەها کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک و بەشێک لە ڕێکخراوە ژینگە دۆستیەکان و ژمارەیەک لە نوێنەرانی کەبابخانە و ڕێستۆرانت و چێشخانە میلیەکان و کافتریا و شوێنەکانی خواردنی خێرا ئەمانە کۆبوونەوەمان لەگەڵکردنەوە پێمان ڕاگەیان چیتر ئەو خواردنەی کە بە شێوازی پێچراوەچێتە دەرەوەی ڕێستۆران و مەتام و شوێنەکانتان پێویستە ئەو نایلۆنانەی بەکاریانە هێنن کوالیتیان بەرز بێ و لەو ژمارە پێنجە بێ و گونجاو بن بۆی مامەڵیان بکرێت لەگەڵ خواردنی گەرمە و ئەگەر ئەوەش نەبوو پێویستە لە کاغەزا ئێوە ئەو خواردنە پێچراوانە بدەن بە هاوڵاتی یاخود بە شێوازی گەیاندن و یا ئەوەی کە ناوی لێنراوە دیلیڤەری ئەنرێتەوە بۆ ماڵەکان پێویستە بەو شێوازە پێچراوە بێ لە کاغەزدا. ئەم حاڵەتەشمان بەڕووی ئەوەنداداوە بەشێکی زۆر لەو برایانەی کە خاوەنی ئەو شوێنانن ئێستا جێبەجیان کردووە. خاڵێکی تریشمان ئەو بوو کە ئێمە چۆن بتوانین پاشماوی پلاستیکی لە خاشاک جیاکەینەوە هەر بوو ئەمە بەستەش ڕێنمایی درراوە شاری درراوە ئاگاداری درراوە بە زۆربەی شوێنەکان وە کۆبوونەوەیان لەگەڵ کراوە و کاگاوات قایمخامی سلێمانی خۆی سەرپەرشتی هەموو ئەو کۆبوونەوانەی کردووە کە لەگەڵ سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگادا کراوە و پیشە جۆرا جۆرەکاندا کراوە و لەگەڵ فەرمانگە بەرپرس و پەیوەنددارەکان ناکراوە لەگەڵ ژینگە پارێزەکان ڕێکخراوەکانی ژینگە و کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک سەرۆکاتی شارەوانی لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی لەگەڵ تەندروستی سلێمانی خۆپاراستنی تەندروستی لەگەڵ کەسایەتیە ناودارەکان پسپۆڕەکانی بواری خۆراک و پزیشکانی خۆراک ئەمانە هەمویان قسەیان لەگەڵ کراوە و زانیاری بردیان لێوەرگیراوە تا دواتر گەشتنێتە ئەوەی کە ئەو بڕیارانە بدەین و ئێستا خاشاکیش جیاکرێتەوە لە بەشێکی زۆر لە ڕێستورانت و کافەکانی شاری سلێمانی بەوەی کە دوو سەبەتی جیاوازدا ئەنرێ بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاکێکیشان تایبەت بە خاشاکی مادە ئەندامەکان وکو پاشماوی خۆراک و بابەتەکانی تر ئەوی کەشان بۆ کۆکردنەوەی ئەو نایلۆن و بابەتی پلاستیکیانەی کە بەکار دێت و پاشماوەکانیان لەو سەبەتە جیاوازەدا کە لە ئێستادا ڕەنجی سەوزە بۆ کۆکردنەوەی پلاستیک بەکاردێ و هەروەها کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک بەڵێنیان داوە کە هەر کۆمپانیایەک لە سەرەتاداوەکو قۆناغی یەکەم و هەنگاوی یەکەم ئۆتۆمبیلێک لە ئۆتۆمبیلەکانی ڕەنگکا بە ڕەنگی سەوز بۆ ئەوەی کە هاوڵاتیانیش لە ماڵەکانی خۆیان وەرکەس لە ماڵی خۆیەوە
پلاستیک لە خاشاک جا بکاتەوە بۆ ئەوەی پلاستیکە کاتوانێت بکاتێک کیسێکی ڕەنگسەوزەوە یاخود لە سەبەتێکی ڕەنگسەوزە دای بنێ هەر کاتێک کە ئۆتۆمبیلەکە هات خاشاکەکە بینێ لە کیسە ڕەشەکەی خاشاکەکە ئەبا ئۆتۆمبیلی تایبەتیشکە هات بۆ پلاستیکەکە ئەبا یاخود ئەگەر لە قۆناغی یەکەمان نەتوانین بگەینە ناو گەڕک و کۆڵان و ناو ماڵەکان ئەو کاتە هاوڵاتی خۆی ئەتوانێت مەسەن پێچێ بنکەیەکدا بنرێ بۆ ئەوەی کە ئەو پلاستیکە لە خەڵک وەرگرنەوە و ماوەیەکی تریشکە چەندین کارگەی ناوخۆییمان هەیە بۆ ریسایکلینی ئەو موادە پلاستیکیانە و بەکارهێنانەوەیان لە بابەتێکی تراخێری خواردن بۆ چەندین شتی تر بەکاردێن بۆ بابەتی خواردن و ئەوانە بەکار نایەن دووبارەکە ریسایکلی نەکرێنەوە ئەکرێ ئەمە سەرچاوکی زۆر باش بێ بۆ ئەوان کە وەری بگرن و ئەکرێت لە بەرامبەر بڕێک لە پارەشدا وەربگیرێ ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە تۆ ئەو پلاستیکە ڕاستەو خۆ دوای ئەوەی کە بەکارمان هێنان نەچێتە ژینگەوە چونکە هاوڵاتیان ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیانی وەکو دانیشتوانی شاری سلێمانی ئەگەر لە هەموو شتێکە جیاواز بین و بیرکردنەوەمان ڕنگمان دەنگمان شێوازی ژیانمان شێوازی با بڵێن ئاسی ژیانی ئابووریمان ڕۆشنبیریمان لە هەموو شتێک لەمانەیە زۆر جیاواز بین 100 لە جیاواز بین یەک شت هەیە کە بەویستی خۆمان بە یاخود بە ناچاری کۆمانەکاتەوە کە ئەوی ژینگە لە پێکهاتە سەرەکیەکانی پێکێت کە خاک و ئاو هەوایە ئێمە لەسەر یەک خاکە ژین کەواتە هاوبەشین لە ژینگەیە لە یەک سەرچاوی ئاوی بەکارهێنین کەواتە هاوبەشین لە سەرچاوی ئاوە و یەک هەواش هەڵەمژین هاوڵاتێکی ئاسایی بین یا بەرپرسێکی زۆر گەورە بین بازرگانێکی زۆر دەوڵەمەند یاخود کەسێکی ئاسایی زۆر سادە و هەژار هەمومان یەک هەوا هەڵەمژین کەس نییە بتوانێت لە ماڵەکەی خۆیان هەوایەکی تایبەت لە لەندەن و پاریس و فەڕەنسا و کەنەدا بێنێ و لەو هەوای هەڵمژێ هەمومان ئەم هەوای هەڵەمژین پیستا کاتتان بۆ جێبەجەکردنی ئەم بڕیارانتان بۆ کاتتان داناوە ئێستا بۆمنە بەشێ لە نانەوەخانەکان هێشتا زەرفی پلاستێکی بەکارێن کەمێکی تر واتە پاش نیم ساعتێکی تر ساعت یانسە کۆبنەوەیکی زۆر فراوان هەیە لە دیوانی قایمخامێت و جەنابی کاگاوات قایمخامی سلێمانی خۆی سەرپەرشتیەکە و هەر دوێنێشکە ئەو وەفدێک لە وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراقەوە هاتۆتە قایمخامێت خۆشحاڵی و دەستخۆشی خۆی دەبڕیەوە بۆ ئەو هەنگاوانەی کە لە سلێمانی نراون وەکو یەکەم شار لە ناو نەک لە هەرێمی کوردستان وەکو یەکەم شار لە عێراقا کە بیری بۆ ئەوە چۆن ژینگە پارێزی بکەوە چۆن لە ڕێگەی کەمکردنەوەی بەکارهێنانی نایلۆنەوە هاوڵاتیان بپارێزێت هەم لە ڕووی ژینگەی هەم لە ڕووی تەندروستیشەوە چونکە بەڕاستی زۆر بەکارهێنانی نایلۆن و تێکەڵاوبوونی نایلۆن لەگەڵ خواردنی گەرمە ئەگەری توش بوون بە نەخۆشیە خراپەکان چەندین جار زیادەکە لەبەر ئەوە ئەگەر ئێمە خۆمان فێر ببین و مەبەستی ئێمە ئەوەیە کە بتوانین کاریگەریەکمان هەبێت لەسەر گۆڕینی هەڵسوکەوت و ئاکاری تاکی هاوڵاتی بۆ ئەوەی کە بەکارهێنانەکانی پلاستیک و نایلۆن کەم کاتەوە لە بری ئەو زۆر باشگەران کاتە نیم ساعتترم کۆبوونەوەی احتیمالی هەیە بۆنەوە بڕیاری بەدوایە بێت کە پلاستیک لە نانەوەخانەکانیان لە هەندێک شوێنی دیاریکرا و بە تەواوەتی قەدەغاکرێت بەڵێ بەتاچی دەدرێت دوایەوە باڵە بە دڵنیاییەوە و بەدیلی پلاستیکەکە شیە بەدیلی پلاستیکەوەیە کە زەرفی کاغەز بەکاربێنی ئەو مادە نایلۆن و پلاستیکیانە هەمومان نەزانین کە سەرچاوەکانیان لە پترۆکیمیاویەکانە بەڵام سەرچاوی کاغەزیش ئاشکرایە کە سەرچاوێکی ڕووەکیە ئەم پلاستیکە ژینگە دۆست نییە پیسکەری ژینگەیە و تەمەنی زۆر درێژەوە بە ئاستەم شی ئەبێتەوە و دوای تێپەربوونی سەدان ساڵ اینجا ئەو شی ئەبێتەوە کە شیش ئەبێتەوە تێکەڵ بە ژینگە بێ بابەتێکی خراپەوە پیسکەری ژینگەیە لامان کاتە پیسکەری سەرچاوە ئاویەکانە و ئەگەر لە حاڵەتی سووتانیشیانە چەند دەردراوێک و چەند گازێک دەرەدا کە ئەبێتە هۆی پیسبوون و ژەهراییبوونی هەوا کە هەمومان بۆنێکی ناخۆشیان هەیە و ئەوە تەسیرەکاتە سەر هەڵمژینی هەواکە کە ئێمە هەمومان ئەو هەوای هەڵمژین و دواتر وەکوتمان ئەمە ئەگەری توشبوون بە نەخۆشی خراپەکان چەندین جار زیادەکە بەڵام لەم لاوە بێن سێری کاغەز بکەین کاغەز سەرچاوەکەی ڕووەکیە و بە زووترین کاتشی ئەبێتەوە و ژینگە دۆستە و نەک ژینکە پیس ناکە بەڵکو هۆکارێکە بۆ ئەوەی پیت و فەڕی ژینگە زیادکە واتە ئەمە بەکارهێنانەتی و لە ڕووی تەندروستیشەوە سەلامەتترە کاغەز زۆر سەلامەتترە لە نایلۆن بەکارهێنانی و ئاسانتریشە. زۆر سپاس بە بەڕێز گۆران قادر سەرۆکی لیژنەوە بەشکانی قایمقامەتی سلێمانی زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە زۆر سپاس بەشمام دەشێتە دەستم. بینەرانی عزیز دەچینە لای ببورن دەچینە لای راپۆرتێک کە پامێرمان عیمران ئەمیر لە شاری هەولێر ئامادەی کردووە لەسەر پێشانگای
فۆتۆی دوانەکان وەک هەولێرەکان خۆیان دەڵێن ئەوانی کە جومکن کە راپۆرتێکی سەرنجڕاکێشی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. پێشانگایەکی فۆتۆگرافەری منداڵانی دوانە بۆ یەکەمین جار لەلایەن ڕێکخراوی کوردستان فۆتۆوە کرایەوە. منداڵی دوانە یەکێکە لە هەرە دیمەنە جوانەکانی کۆمەلگا بەگشتی و تایبەت لە ماڵەوە. جۆرەکانی منداڵی لێکچوو جیاوازن. بەپی راپۆرتێکی پزیشکی لە کۆی 250 ژنی زگپڕ یەکێکیان زگپڕا بە مناڵی دوانە و لە کۆی 10,000 ژنی زگپڕ یەکێکیان بینەرانی عزیز دیارە بۆی گرفتێکی تەکنیکی لە راپۆرتەکەمان دوچار دەچینەوە لای راپۆرتەکەمان و پیشانتان دەدەین بەڵام دەچینە لای ڤیددیۆکانی ئێوە بەرگەیەکی هەمیشەیی بەرنامەی پەیامی ڕۆژەکە ڤیددیۆکانتان بنێرن بۆ ژمارە تەلەفۆنی 050 تلگرام و ڤایبەری بووی کە ئێوەش ڤیددیۆکانتان لە بەرنامەی پەیامی ڕۆژ ببینەوە کە جارێکی تر هاوکاری هەمیشەیی ڤیددیۆکانی ئێوە بەڕێز دانیار عێزەدین لە وڵاتی ئەڵمانیەوە ڤیددیۆیەکی نوێی بۆ نردوین بەخۆی و پاسکیلەکەی دەیەوێت کە لە دەوری هەموو ئەڵمانیا بگەڕێت کە گەنجێکی هەرێمی کوردستان و هەورامانە لە ئێستادا لەوێ و ڤیددیۆیەکی نوێی بۆ نردوین با پێکەوە بینەری بین. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم لەگەڵتانین بۆ تەواوکردنی بڕگەی سێم تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ پاراستنی ژینگە بەتایبەت پاراستنی ژینگەی هاتوچۆیە پاراستنی ژینگە لە ڕێی هاتوچۆوە کە هەفتەی هەشتەمی گروپی ژینگە دۆستیە و هەر ڕۆژی ڕابردووش لە بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی کۆمەڵی بڕیاری گرنگ بۆ پاراستنی ژینگە و کەمکردنەوەی ئەو پیس بوونە بەرچاوی کە لە ڕێی هاتوچۆوە دەکەوێتە سەر شانی ژینگە کۆمەڵی بڕیار درراوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پێشنگ نەوشیروان ماستەر لە ژینگەمان کردووە. کاک پێشنگ زۆر بەخێربێی سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێربێ. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ڕۆژی ڕابردوو لە بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەکو گروپی ژینگە دۆستی سەردانی ئەو بەڕێبەرایەتیتان کرد کۆمەڵی بڕیار دەچوو یەکێک لەوانە تایبەت و بە شوێنی دیاریکردنی پاسکیل و هەر لە نێو بەڕێبەرایەتی کات شوێنی جیاکردنەوەی پلاستیک و مادە جیاوازەکانی ترکرا ئەگە باسێک لەو کۆبوونەوەی و لەو بڕیارانەمان بۆ بکەن. بەڵێ سەرەتا منەمێ زۆر سپاسی کەناڵی پەیام کەم کە لە سەرەتای ئەم پرۆسەوە هەتاکو ئێستا لەگەڵمانان زۆر سپاسانەکەم بۆ خەمخۆریتان بۆ ژینگە نمونەتان زۆر بێ
ئەگەر بگەڕێنەوە بۆ بابەتی دوێنێ بە خۆشحاڵیەوە عەمید فەرەیدون بەڕێوەبەری هاتوشۆی سلێمانی میوانداری کردین لە بەڕێوەبەری هاتوشۆ و لە گفتوگۆکەمانە سەبارەت بە پیسبوونی ژینگە و پیسبوونی ژینگەی سلێمانی بە تایبەتی یعنی ئەوی زۆر خەمخۆرانە هاتە پێشەوە وتی یانی تەنانەت ئامادەی دەربڕی وتی هەر پرۆپۆزۆڵێکتان هەیە ئەمە بە جددی کاری لەسەرەکەین یعنی ئەو بۆ ئێمە جێی دڵخۆشی بوو نمونەیان زۆر بێ دواتر ئێمە گفتوگۆمان لەسەر ئەوە کرد چکە کاک ڕاست و خۆتان بە جددی ئەزانن کە دووشت لە جیهانە ئێستا زۆر فاکتەری ڕئیسین بۆ پیسبوونی ژینگە یەکەم کارگەکان دووەم هاتوچۆ کە CO2 دەرەکات و ڕێژی CO2 من حەزەکەم کۆمەڵێک زانیاری لەسەر CO2 بم دوانۆکسیدی کاربۆن لە ساڵی 2013دا ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لە هەوایە لە بەرگە هەوایە 280 ppm ینی پارت پێر میلیۆن لە هەوایە هەبووە لە ساڵی 2019 ئەم ڕێژە دووقات بووە ینی بۆ بە 414 پارت پێر میلیۆن کە ئەمەش ینی زەنگێکی زۆر مەترسیدارە بۆ جیهان ئەین تەنانەت ئێمە خۆمان لە شارەکانی ئەوروپاش یانی ئێمە درکیمان بەوە کردووە کە لەوێش کە زۆر چەندین داری لێە درەختی لێە سەوزایی زۆری لێ بەڵام هەر کاریگەری لەسەری هەیە بۆیە لە ڕووی ینی وڵاتانی جیهان تارگێتێکیان بۆ خۆیاندانە بە تایبەتی لە ڕێکەوتنامەی پاریسی 2015 کە بتوانن ئەم ڕێژی دیۆنۆکسیدی کاربۆنە کەم بکەنەوە و ئێمەش لەم بابەتە گرنگای وتمان ئێمە وەکو کوردستان بە دوانەکەوین لە وڵاتانی تر بۆیە پرۆپۆزۆڵێکمان ئامادە کرد وەکو گروپی ژینگە دۆستی و سەردانی بەڕێوەبەریاتیات شۆمان کرد و ینی ڕاستی لەوێ زۆر ئەوانیش خۆیان زۆر خەمخۆر بوون تەنانەت دوتیان ئێمە زۆر بڕیاری گرنگمان دەرکرۆ سەبارەت بەو بار هەڵگرلانەی کە دووکەڵێکی شین و ئەو ڕەشەکە دەرەکەن بۆی کە سزایانەین و سیارەکانیان حیجزەکەین هەتاکو چاکیەکەنەوە و غەرامەیەکی مادیشیانەکەین کە ئەمە جێی دەستخۆشی بوو بەڵام پێویستەکە زیاتر ئەوەتر بێت یان پێمانوتن شتەکە زیاتر گشتگیر بێت زیاتر ئەوە بێت کە خەڵکی هەست بەوە کە شتێکی وا هەیە و لە بابەتێکی ترە ئەوە بوو کە ڕێڕەوی پاسکیل ئێمە لە کوردستانە بەداخەوە تا ئێستا ڕێڕەوی پاسکیلمان نییە و لە کۆمەڵێک هۆکاری گرنگە و دواکەوتوین ئێمە لەو بابەتە بەڵام ئەبێ لە پوینتێکەوە دەست پێ بکەی بێنە نقطەیەکەوە دەست پێ بکەیت ئێمە زۆربەی کێشەکان کە هاتە بەردەمانەوە بۆ یان و ماستەرپلانی سلێمانی هێشتا حاضر نییە تۆ ڕێڕێوکی پاسکیل جیاکەیتەوە ساڵێکی تر تێگەچێتەوە ئەوە ناکرێت بەڵام کێشەکە لەوایە بوو کە ئێمە دەست نەبین بۆ بەردێکی گەورە و پێمان هەڵنەگیرێ بتوانین لە خاڵێکەوە دەست پێ بکەین ینی چەند شەقامێک بکەین بە نمونە دواتر ئەو شەقامانە زیابێت دواتر ئەگەر ماستەر پلانەکە گۆڕا بە پێی ئەوە توانین دەستکاری بکەیت بۆیە ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی کۆمەڵێک شەقامان دیاری کرد بۆ بەڕێبەراتی هاتوچۆ وەکو چواردەوری پارکی ئازادی وەکو شەقامی هەواری شار و شەقامی ڕاپەڕی ناوشار بوو ئەمانە شەقامی پان و بەرین و ئەتوانن زۆر بە ئاسانی ڕێڕەوی پاسکیلی تیاجیە بکرێتەوە خاڵێکی سەرەکی کە عەمید فەرەیدون باسی کردەوە بوو کە سەلامەتی هاوڵاتیانە چونکە تۆ ئەبێ ئەوەش لە بەرچاو بگری کەسێک سواری پاسکیلە بێت نابێت تۆ یەکسەر ئەوەی بکەیت چونکە ئێمە ینی شاد نین بەو کلتورە بۆیە ینی پێشنیارەوەشمان کرد کە مۆتەی سووردا بنرێت یاخودەوە بکرێت بۆی جیاب بکرێتەوە بە تەواوەتی هەتاکو ئەم پرۆژەیە ڕاتە بواری جێبەجێکردنەوە بە خۆشحاڵیەوە ئەوان زۆر بە گەرمی هاتن بەڕووی ئەم داواکاریەمانەوە و بڕیاریاندا کە لیژنەیەکی خێرا پێک بێنن لەگەڵ شارەوانیە بۆی کە موافقەتی شارەوانی ژوەرگرن و دەست بەڵام هێشتا پاسکیل سواری لە وڵاتی ئەمەدا نەبووتە کەلتور ینی بە جۆرێ لە جۆرەکان لەوەچە شەرم بێ خابرا بەلایە و نەنگێیان دراوسەکەی لەوەچە گاڵتەی پێگا کە بە پاسکیلە چێ نەکردنی بە پاسکیل سواری بە کەلتور نەکردنی پاسکیل سواری تا چەند بۆ نازامنی سەرکەوتنی ئەو پرۆژەیە تۆ کە پاسکیل سواری نەکرد بێتە کەلتورێک و پرۆژەیە بۆ نیشتیمانەکەت چۆن بەونە دیاریکردنی ڕێڕەوێکی دیاریکرا و سەرکەوتن بەم پرۆژەیەدا ڕاستە ینی ئەو بابەتێکی زۆر گرنگە ئێمە هەر چکە مرۆڤ لە ئیشەکەیە بەشدارە بۆیە هۆشیارکردنەوەی کۆمەلگا پێش هەموو شتێک گرنگە ئێمە پێشەوەی کە ئەم هەڵمەتی ژینگە دۆستی دەست پێ بکەین ئەنی زیاتر باسی ئەومانە کرد کە خەڵک ئەمان و ژینگە یەکسەری چاندنی دار بەڵام دوای ئەم 8 هەفتەوە دوای 10 هەفتە خەڵک تێگە کە ژینگە دۆستی تەنها چاندری دار نییە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە هەموو گرنگترە و ئێمە بێ ینی قەنەعەت بە و خەڵک بێنین کە یەکەم ئەگە سواری پاسکیل بێت پاسکی سواری بکات یەکەم بۆ سەحەتی خۆی بۆ تەندروستی خۆی باشە ینی ئەو پێش هەموو شتێک بۆ گیرفانی خۆی باشە دووەم بۆ گیرفانی خۆی باشە بزڵبێت سێمی نیشان خزمەتێکی بە ژینگەکەی خۆی کردووە یعنی بۆ ئەوێ بە عیبە من خۆم چوومە ئەمستەردام لە کۆپنهاگن لێتی ینی سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە بە پاسکیلە ڕات بۆ نمونە هەتوشەش مانگ پێش گروپی ژینگە دۆستی لەگەڵ جەلالە پاسکیلی گرانباشمان کردووە بەڵام باوەڕ هێشتا
بەقەت پارەکەی لێمان نەخری بەجەلا من باشترم لە تۆ من شکاوە وڵا نازانم چاویانداوی من زۆر جوان بوو وڵا خۆی ینی بوایم ئێمە بە پاسکیل باتینەوە تۆژەر بە پاسکیل بایتەوەکو چۆن دکتۆر ئەحمەد چۆن نێو ستۆدیۆ بە پاسکیل وابوو وەڵاهی ئەوە بابەتێکی گرنگە من خۆم لێرە دانانیشم بەس من خۆم لە پۆڵەندا سکوتەرم هەیە بە سکوتەر هاتوشەوەکەم ئیتر ینی ئەوەیە کە شتێکی بەس دەوێت ڕێگە جیا کراوەتەوە سەلامەتی هەیە خەڵک هۆشیار کراوەتەوە دەرباری ئەم هینە ینی باوە بکە ینی لە شوێنە بۆ شوێنێکی تر بەو سکوتەرە بڕۆیت 10 دقەیەکت پێچێ ئەگە بتوێ بە سیارە بڕۆیت پارکینت دەست ناکەوێت سیارەکەت ڕاگری 20 دقەیەکت پێچێ بۆیە ینی لە ڕووی کاتی شۆکاتێ بۆ زۆر باشگات پێشنگ سیرکە ئەمانە هەمووی بۆ خۆی گرنگیەکن لە بابەتی ژینگە و هاتوچۆدا بەڵام ڕەنگە ئەوەی زیاتر بۆ پاراستنی ژینگە هاتوچۆ گرنگتر بێ بە تایبەتی کاتێکە هاتوچۆ هاتووە بەدەمیەوە بەڕێبەراتێت چۆ لەوەی کار پرۆپۆزلێکتان نەبێت ئایا تا چۆندە گرنگە کار لەسەر لە ناوبردننی ئەو ئۆتۆمبیلانەی کە مۆدلی قەدیمن یاخود لە هەندێک مەرجی تەرنوتۆڵی ئەگەر ئەمەی پێزیاد بکرێت لە ڕووی پاراستنی ژینگاوە دووکاڵ و سەلامەتی ناو بۆ مەکینەی ئەو ئۆتۆمبیلە لەوەی کە دەبینین ئۆتۆمبیل هەیە لە مەرجی تونوتۆڵیش دەرچوە بەڵام ئەوەندە دووکۆڵ لە دواوە فڕێدا بەتیابێت ئۆتۆمبیلانی کە بار هەڵگرن و بە گاز ئیش دەکەن ینی چۆن قسە لەسەرەوە کراوە هەم لە ڕووی مۆدلەوە قسە لەسەر نوێگەری ئۆتۆمبیل بکرێەوە مۆدل کۆنەکان لەناو ببرێن و مەرجی تونوتۆڵی لەو ڕۆژەوە زیاد بکرێت بەڵێ دوێنێ داینتەوەرێکی تری قسەکەمان دوێنێ لەگەڵ ئەمید فەرەیدونە ئەو بابەتە بوو کە چۆن بتوانین ئێمە بۆمە زیاتر قسەکەمان لەسەر ینی گواستنەوەی گشتی بوو پاسەکان چکە پاسە خەتی پاسەکانی شەمە پاسی زۆر کۆنمان هەیە بۆ هەشتا مۆدلی ینی هێشتا هەر لەناو لە ئیشایە بۆ نمونە و ئەمانە تاکید ینی گاز و ینی دووکەڵێکی زۆر زۆریانە بێت بە هەوا ئێمە قسەمان لەسەرەوە بوو کە چۆن کارێک بکرێت کە ئەمانە بە پرۆژەیەک ئەمانە لە ناو ببرێن وەکو پێشتر پرۆژەیەکرا هەڵمەتێکرا ینی هەموو سیارەکانی هەفتاکان هەتا هەشتا هەمی لە ناو برا ینی بەڵام شتەکە نەگەیشت بە قەرار پێویستیان بەوە بچکە ینی لەم کۆمەڵێک بابەت هەیە کە ئەنجامدانیان ئاسان نییە ینی کردنی بە قەرار ئاسانە بەڵام ئەنجامدانەکەی تۆزێ قورسە ئەویش تەوەرێکی بابەتەکەمان بوو بەڵام لەبەروی دوێنێ نەگەشتین بە ئەنجام ئێمە خۆشمان بڵاومان نەکردەوە و ئەومان نەکرد بەڵام بابەتێکی گرنگە ینی شتێکی جەنابەت باسی کرد زۆر گرنگە ینی ببێ بە قەرارێک بە بڕیارێک بۆی کە هەموو ئۆتۆمبیلان پابندی ئەوە بن ینی کە ئەگەر دووکەڵێکی کرد ینی من شتێکی ترت بۆ باسکەم کاک جەلال ینی لە وڵاتی پۆڵەندا هەر تەنها پۆلیس چاودێر نییە بۆ نمونە ئەگەر تۆکو هاوڵاتیەک سیارەیەک ببینی کە زەرر بە ژینگاگەێنێ ڕسمی سیارەکەگری ئەینەری بۆ دایرەی مرور لەو دایرەی مرور غەرامەتی ئەو سیارەکە کە سەرپێچی کردو یاخود دووکەڵێکی ژاراوی دەرکردووە بۆ نمونە 100,000 غەرامەیەکات 30,000 بۆ کابرا خۆی دێتەوە کە ڕسمی کەسابەتێکی زۆر باش ێستا ینی ئەوانی پیرەمێردن دانیشتون لە ماڵە بەس ئیشیان ئەمەیە و ینی تۆ سێری مەلەولاکی پۆلیسی لێ نیە بەڵام لەوانەیە کەسێکی لێ بێ کە چاودێری تۆ بێ بۆ ئێمە واکە هەموو کاتێک هەستکی کە ڕقیبەکەیە بەسەرتەوە بۆی تۆ لەم شتانە بە دووربی ئێمە باسی ئەومان کە لێرەشە هەوڵ بێ ئەو هەوڵ بدرێ ئەمە بکرێ بە پرۆژەیەک بۆ ئەوی کە چارەسەری ئەم بابەتە بکرێت و زۆر گرنگە ئەم بابەتە زۆر باشە عادەتەن هاتوچۆ تەنها ئۆتۆمبیل ناگرێتەوە فڕۆکەش دەگرێتەوە گەرچی ئەمە ڕەنگە هەر بە ئاسمانەوە چاومان بە فڕۆکەوە بێت و تاڵان ژینگەکەش هەر پێوەستە بە ئاسمانەوە چکە فڕۆکە لە ئاسمانەوەی بەتیابەتی لە 2 ساڵی ڕابردوو فڕۆکەیەکی زۆر لەسەر ئاسمانی سلێمانی لە بەرچاومان کە هاتوچیان دەکرد قسەیەکی زۆر بەربڵاو بلەوەی کە ئەم دووکەڵە بان قەست بڵاو دەکرێتەوە و کاریگەری بە کەش و هەواوە هەیە و مادەی ژەهراوی هەیە قسەیەکی زۆر لەسەر ئەمەکرا ئەگەر باسی هاتوچۆ بکەن دەبێت قسەیەکیش لەسەرەوە بکەنەوە فڕۆکانی بە ئاسمانی سلێمانیا دەڕۆن کاریگەریان لەسەر خەڵکە بێت لەسەر دانیشتوانی سلێمانی و دەوروبەری دەبێت بەڵێ ینی فڕۆکە هەر فڕۆکەیەک 680 تەن CO2کە بە ئاسمانە لە یەک سەفەریە و ئەمە ئەکاتە ڕێژی نزیکەی ینی 500 بۆ 1000 ئۆتۆمبیل لە یەک کاتە بۆیە زۆربەی وڵاتە پێشکەوتۆکان بۆ منە سویت ینی ستۆکۆڵم تۆ بڕۆیت ینی تکتی تیارە بۆ منە $30 بۆ مەتارێک کە دەرەوەی شارە بەڵام بۆ مەتارەکەی بۆ فڕۆکەخانێکی کە لە ناو شارە $300 بۆ منە یاخود یۆرۆ ینی بۆ حسابیکەیت وات لێکە بڕۆیتە دەرەوەی شار ئەمە ژوای کردووە ڕێژەی ئەو گەشتانی کە بۆ دەرەوەی شارەکەی زۆر مەسەلەن لە 170 زیاتر وەگلەوەی ناو شار ئەم بابەتەش چی کردووە چکە ئەوان هەر درکیان بەم بابەتە کردووە ینی پێویستەکان مەتارەکان فڕۆکەخانەکان لە دەرەوەی شارەکان بن و باشەگەر فڕۆکەیەک دووکەڵیل بە دواوەیە ڕسمی بگرین بۆ کێ بنێری وەڵایەوە چارەسەری نییە ینی عادەتەن چکە تو فڕۆکەخانەی سلێمانی بەداخەوە ڕێک لە ناو جەرگی سلێمانیایە وە فڕۆکەکان هەرە بێ بەسەر سلێمانیا بێن و بسوڕێنەوە بەڵام چارەسەری تر ئەوە بوو کە لە دەرەوەی شار بێت
گواستنەوەی گشتی یەکێکی تروازم پێم وایە لەوانی کە قسەتان لەسەر کردووە کە هەموو کەسێ بۆ بازارکردنێکی ئاسایی خۆی ئەوە هیچ کەپاسکی نابە ئۆتۆمبیلەکەی خۆشیە بەواتە بازار جەنجاڵیەکی زۆر بارگرانێکی زۆری بەسەرەوەیە کە هەمووشی وە کۆلەگازی دۆنۆکسیدی کاربۆن فرێداتە ژینگەوە لەسەر گواستنەوەی گشتی چیتان کردووە لەسەر گواستنەوەی گشتیش پرۆپۆزەڵێکمان تەقدیم کرد بۆی کە کۆمەڵێک ینی سەرەتا پێویستە پاسەکان ڕێک بخرێتەوە بە پیکات نەک بە پێی نەفەر بۆ نمونە سعات 2 یۆرۆ کابراەک سەیری پاسێکە کەسی تێدا نییە داین تااقەتی نێنی بۆ نیو سعات سێ چارێک چاوەڕەکە تا نەفەر دێتەوە بڕات ئەم پێویستەکە ڕێکخرێ بە پێی کات 5 دقە جارێک 10 دقە جارێک ئەو پاسە لە ستیشنێک و بڕاتە ستی وێزگەیەکی تر ئەمە یەک دووەمینیان بازنەی مەلیک مەحموود بۆ نمونە ئێمە پرۆژەمان تەقدیم کرد تەنانەت ڤیدیۆشمان لەسەر کرد و لە گروپا بڵاومە پاسێکمان گرت و بە چەندێک ئەوەیە سوڕیتەوەوانە ئەوێ هەواری شار بۆ نمونە ڕاپەڕین هەتاک و ناو شار ئەمان 5 دقە جارێک 10 دقە جارێک ئەو هەبێت و کاریگەریە بێت لەسەرەوەی کە خەڵکی نەفساری خۆی بەکار نێنێ ینی ئۆتۆمبیلەکەی خۆی بەکار نێنێت و ینی لە پاسێکی 21 نەفەریە ینی دوێنێ باسی ئەومانە کرد کە بەدەگمەن لە ناو شارە سیارە ئۆتۆمبیل هەیە 2 نەفەر 3 نەفەری تیابێت هەر تەنها شۆفێرەکە خۆیەتی بەتەنیا و هەم مەساحی داگیر کردووە لە ناو شارە قەرەباڵغی سیارە دروستەکە هەمیش ئەو غازە دوان ئۆکسیدە ئەکاتە ناو هەواوە بۆیە باشترین چارەسەر گواستنەوەی گشتیە ئەویش پێویستەکە بە پرۆژەیەکی جوان لەلایەن بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕێک بخرێکە لەگەڵ ئەو سندیکای پاسە گشتیەکانە قسەی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە هەیڵێکی ئەوە دابینکەن بۆ مەلیک مەحموود کە زۆر گرنگە ڕاپەڕین ناوشار پێمە بڕیارەکەشی دەرچوو بوو ئەمەی بازنەی مەلیک مەحموود بڕیارەکەی دەرچوو بەڵام جێبەجێ نەکرا ئەوەشمان باس کرد ینی بڕیار دەرەچێت بەڵام جێبەجێکردنیوە وتم تۆزێک کورسە بەڵام هیوادارین کە ئێمە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت زۆر باشە لە هاتوچۆی شتێکی ترکەیە نەکتەنها بەهۆی دوو کاڵەکەی بەهۆی ژاوەژاوەکەی خەڵکی بێزار کردووە ماتۆڕە لە هەندێک شوێن بە تایبەتی تاو خەڵکیان بێزار کردووە ئەوەندێک کە لەگەڵ هاتوچۆی قسەتان کردبێ کە بەرنامەشمان لەسەر کردووە لەگەڵ هاتوچۆلەوەی کە بڕیارەکانیان چۆنە و ئەگەرچی لە جژنی ڕەمەزان بوو هەڵمەتێکی بەرفراوانیان بۆ دەست بەسەراگرتنی ئەو ماتۆڕانەی کە لەویاتیان نییە بەڵام دوجارەمان لە ڕووی ژینگەشەوە ژینگە ژاوەژاوەکە دروست دەکەن و هەمەندێکیان دووکەڵێکی پیس فڕێدەدەن لە دواوە لەسەر ئەمە قسەتان کردووە؟ بەڵێ ڕاستێکی لەسەرم بابەتە کاک فەریدون خۆی قسەی کرد تی ئەمە کۆمەڵێک ماتۆڕی زۆر دەستمان بەسەراگرتوانی کە ئەو لەویاتیان نییە تەنان باسیەوەی کە وەزارەتی ناوخۆ بڕیاری دەرکردووە بە تەواوەتی قەدەغە بکرێ ینی هێنان و ینی دانانی ڕسومات بۆ ماتۆڕ ئۆشتانە بەڵام بابەتەکە لێرایە ئێمە کێشەیەکی ترمان هەیە ئەویش کێشەی جۆری ماتۆڕە ینی خۆ لە وڵاتانی ئەوروپی ئەوانەشان ماتۆر زۆر مەرغوبترەوەک لە سیارە چکە دووکەڵی کەمترەکە بە هەوایە و تۆ وەکوتم شوت ینی سیارێک یەک شۆفێری بەڵێ سیارەی یەک شۆفێری تایە و هەم مەسافەی زۆری گرتو هەم دووکەڵیش زۆرەکە ماتۆڕەکەش هەر یەک نەفەرە و مەسافەیەکی کەم و دووکەڵی کەمیش بەڵام بابەتەکە لێرایە ماتۆڕ نییە بابەتەکە لێرە جۆری ماتۆڕەکەیە ئەنی ئەو ماتۆڕانی کە لێرەیان زۆربیان ئەو ماتۆڕانن کە لە ئێرانەوە دێن و جۆری کوالیتیان خراپە بۆ نمونە ینی سەوتێکی زۆر ناخۆش دەرەکە هەنی کامە بەجددی هەیە نار خۆی دەچێت سۆزەکە کونتیەکە بۆی کە فڕی زیاتر لێ بدا وەڵا ئەوانشمان هەیە ینی گەنجی ئەم ئەوانە بەڵام بابەتەکە لێرە نەهێنانی ینی نەهێشتنی هێنانی ئەو جۆری ماتۆڕانە ینی هەر لە سەرەتاوە نەک ئەوەی کە تۆ نهێڵی داخڵ بێ و جۆرە ماتۆڕانە کۆمەڵی ماتۆر کە سەوتی زۆر زۆرە ینی بەجددی خەڵک ئیزعاجەکات ینی زۆر ئەوەیە ینی لە سەرەتایی تری خاڵ نەهێنانێتی بۆ ئێرە نێڵی بهێت دووەم جار کە هات ئێرە ڕسوماتیان بۆ دەربکرێت ینی هەمویان ینی خۆم لەگەڵ ئەویان کە هەبوو ماتۆڕێک ڕسومات و تابلی بۆ دەربکرێت بۆی کە تۆ ئەگەر سەرپێچێکی گر بزای نەگەچیا معامەلاکەی تۆهانە بەڵام ئەگەر تۆ ڕسوماتی بۆ دەرنەکەیت و بە ئارەزوی خۆیان ماتۆر بێنە ئێرەوە بەجددی تووشی کێشابین ئەمەش پێویست بە چارە زۆر باشە ئێستا جگەلەوەی کە لەگەڵ بەڕێبەراتی هاتووە دانیشتوونیەوە ڕێنمایی تایبەتان هەیە بۆ شۆفێرەکان بەگشتی بۆ خەڵک هیچ ڕێنمایی تایبەت نووسرا و بروشور هیچ چالاکیەکی ترتانە بۆ لەم هەفتەیەدا بەڵێ ینی ئێمە بابەتێکی ینی پرۆژەکەمان دوو بەشە دوو ڕووی هەیە ڕوویەکیان هۆشیاری گشتیە کە ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیاوە و لە ڕێگەی ئەو ڤیددیوانەی کە بڵاوەکەینەوە بە پراکتیکی و مەدانی بڵاوەکەینەوە لایەنێکی ترمان بینینی لە لایەنە پەیوەندیدارەکانە بۆ ئێمەش لەم هەفتەیە کۆمەڵێک ڤیددیۆمان هەیە بۆ نمونە ئێستا بەتەمای کۆمەڵی پرۆژین کە لە ناو شارە لە ناو بە تایبەتی لە جادەی مەولەوی و بەردەنکی سەرا کۆمەڵی پرۆژی جوانمان هەیە بۆی کە هۆشیاری گشتی بڵاوکەینەوە لەم هەفتەیە جێبەجێیەکەین پەنابە پشتیوان بخوا و لە بۆ نمونە ئەوی پاسەکەی بازنەی مەلیک مەحموود و ڤیددیۆیانەمان بڵاو کردەوە کۆمەڵە بروشورمان لە سۆشیال میدیا بڵاو کردەوە لەسەر ئەم بابەتانی ئەگزۆز و
هۆشیارکردنەوەی گشتی و ئەوانە و هەوڵێکی تریشین بۆ بە کللتورکردنی پاسکیل بۆ نمونە ئەگەرەوە و جادی پاسکیلە دروست بێ ئێمە کامپینێکی زۆر باشی بۆکەین بۆی هەملایەنە پەیوەندیدارەکان خۆیان بێن بە پاسکیلی خۆیانەوە بکەن هەمیش خۆمان بەوە بەکاربێنینەوەوانە ئیتر بەپی ئەم شێوەیە بوردەوردە سەنجام هەڵکەوتەی جوگرافی سلێمانیش بە جۆرێکانی زۆر ماندووکەرە بۆ پاسکیل سوالانی بە جۆرە لە جۆرەکان لەوەی هەولێر تەختاییەکی زۆری هەیە وڵاتان هەڵکەوتەی جوگرافی سلێمانی هەوەندە بەرز و نزمی تایە کە لەوە چێ مرۆڤ ئەگەر دوو جار چیتە بازاڕەیە دەبڵێکی بۆ بگری یان لەو سەرەوە مەگەر بە تەلەفریک بێنیتەوە سەرەوە ڕاستەوەش ینی سلێمانی خۆی هەڵکەوتی جوگرافیەکەی زۆر جوانە لە ڕووی کەش و هەواوە بەڵامێتتر بۆ پاسکیل تۆزێک کێشەی هەیە بزەبت ڕاستە ینی وڵاتانی ئەوروپی زۆربی زۆریان تەختە ینی ئەو لە ڕۆی سوادیان لێ کردو هەولێریش بوون هەولێری خۆشمان تەختە بە پاسکی زۆر گونجاوە لە سلێمانیا ینی ئینسان تۆزێک هیلاکە بێت بەڵام ینی تۆ بابەتەکە چۆنە بابەتەکە ئەوەیە کە ینی بۆن من لە ناو بازار خۆیە ئەمە بەکاربێنرێت لە شوێنێکی دیاریکراوی و پارکی ئازادیە چواردەوری ئەوە ینی ببێتە کللتورێک هەم تۆ ینی بەنیەتی وەرزشەوە ئەمە بکەی هەم بەنیەتی بۆ نمونە ئەوەی کە تۆ سوودێ بە ژینگەکەت بگەێنی بەڵام تۆ بیت ینی لە ناو لەسەر سەغۆڵەکەەوە یالا بی تا سەر گۆیژە تااقت پرۆچێنامە ینی ڕاستەوە حەقیقەتە زۆر سپاس بۆ بەڕێز پێشنگ نۆشیروان یا پێشنگ هەڵبجێ سپاس بۆی کە لەگەڵمانە بوو بینەرانی عزیز زانیاریەکمان هەیە کە دوایین بڕگەی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمانە ئەویش کە زانیاری واتای ناوی وڵاتەکان بەڵام بەشی سێیەمیەتی ئەگەرچی چەند لە بەرنامەکەی ڕابردوودا چەند زانیارێکی ترمان هەبوو بەڵام ئەم جارە بەشی سێیەمی ئەو زانیاریە باپێکەوە بینێری بین. بەڵێ خۆشەویستانم ئەمڕۆژ بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ کۆی بڕگە و بابەتەکانی بەرنامەکەمان پێشکەشکردن ڕێز و خۆشەویستی ڕاز کاکە مەحموود و جەلال محەممەد هەروەها دەرێنەر و کامێرەمان و تەواوی خۆشەویستانی پشت کامێرا لە ژووری کۆنتترۆل قبول فەرمونون تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبان تا نەسپێنین لە پەنای خوادابن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.